بەناوی خۆی بەرزوو بێ هاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان بە کۆمەڵێک تەوەر و بڕگەی نوێەوە ئەخوازین کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەناوی خوای بەخشندەی مێرەبان خۆشەویستان و بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرگوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. بینەری بڕگەی کەش و هەوای شار و شارۆچکەکانی کوردستان بینیم زانین چه گۆڕانکارێ بەسەر کەش و هەوادا هاتووە. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شەیدا بەدیداریەوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە ئومێد دەکەین بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بێ تەوەر و بڕگەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی وەرگێڕانە بۆ قسەکردن لەسەر وەرگێڕان و گرنگی وەرگێڕان و ئاستی وەرگێڕان لە زمانی کوردی و لە لای نووسەرانی کورد یا لە کتێبخانەی کوردیدا لە چ ئاستێکدایە دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان. هەروەها تەوەری دووەمی بەرنامەکەمان تەوەرێکی تا ڕادەیە پەروەردەیە هۆکارەکانی کاریگەر نەبوونی گوتاری بانگخوازی و بانگەواز لە کوردستان بۆچی بە پێچەوانەی ساڵانی ڕابردووە و ئەم گوتارە بانگەوازیە کاریگەریەکی ئەوتۆی نیەتەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هەڵمەتی نیشتیمانی کوتان دژی ئیفلیجی مناڵان کە چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەم هەڵمەتە ڕاگەیەنراوە لە پێناو سەلامەتی و تەندروستی نەوەکانمان کە بە خۆشحاڵیشەوە بەڕێبەراتی تەندروستی سلێمانی و خۆپاراستنی سلێمانی ئاماژە بۆ کە لە 20 ساڵی ڕابردوودا هیچ حاڵەتێکی توشبوونی نەخۆشیەکە لە لای مناڵی کورد نەبووە کە ئەمەش جێی خۆشحاڵی و دڵخۆشیمانە. بەڵام بۆ ئەوەی دایک و باوک هەمیشە لە تەندروستی مناڵەکەیان دڵنیا بن و مناڵەکەیان لە تەندروستیەکی باشا بژی پێویستە هەمیشە بە تەنگ تیمەکانەوە بچن و منداڵەکەیان بێبەش نەکەن لەو کوتانی دژی ئیفلیجی مناڵان. بەر لەوەی بچینە لای تەوریەکەی بەرنامەکەمان دەچینە لای نرخی دراوەکان و ئەو ئاڵوگۆڕە ئەزانین کە لە نرخی دراوەکاندا ڕوویداوە. لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژۆ گرنگانەی کە لەمڕۆدا ڕوویانداوە فەرموون باپێکەوە بینەریان بین. سینۆی هەموو ساڵێک
ڕۆژی گیانی وەرگێڕان و دیاریکراوە بۆ قسەکردن لەسەر وەرگێڕان و گرنگی وەرگێڕان لە ژیانی مرۆڤەکاندا. سینۆی ساڵی 2005 گۆڤاری یۆلاندس پۆستنی دانیمارکی وێنە کاریکاتێریەکانی لەسەر پێغەمبەری مەزنی ئیسلام درودی خوای لەبێ بڵاو کردەوە. تێیدا پێغەمبەری پێشەوامانی بە کەسێکی توندڕە و تیرۆرز وێنا کردبوو. ئەو کاری گۆڤارەکە کاردانەوەیەکی زۆری لە ئەوروپا و وڵاتانی ئیسلامی لێکەوتەوە و ئابووری دانیمارکی خستە ژێر لاوازیە و کاربەدەستانی دانیمارکی ناچار بە داوای لێبوردن کرد بەرامبەر بە موسڵمانان و لە زۆربەی وڵاتان بەرهەمە دانیمارکیەکان بایکۆت کران. بەڵاوبوونەوەی وێنەی کاریکاتری پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت لەلایەن ئەو گۆڤارەوە کاریگەریەکی زۆری هەبوو بۆ زیاتر بەڵاوبوونەوەی ئاینی ئیسلام لە ئەوروپادا. ئەو هەوڵەشدا چووە چوارچێوەی پرۆسەی ئیسلامۆفۆبیا لە ئەوروپادا. سینۆی ساڵی 1965 کودەتای ناسەرکەوتووی کۆمۆنیستەکانی وڵاتی ئیندۆنوزیا بە سەردەسەڵاتی ئەحمەد سۆکارنۆی دڵسۆز و پشت و پەنایاندا کە پاش ئەو کودەتایە ناوبراو کەوتە سەرکوتکردن و کۆشتن و زیندانیکردنی کۆمۆنیستەکانی ئەو وڵاتە. سینۆی ساڵی 1207 لە دایکبوونی گەورە فەیلسوف و سۆفی و عارفی گەورەی ئیسلامی و فارس جەلالەدین محەممەدی بەڵخی ناسرە و بە مەولانای ڕۆمی. مەولانای ڕۆمی لە ئێستادا بە یەکێک لە کاریگەرترین کەسایەتیەکانی بواری تەسەوف و عیرفانی ئیسلامی دادەنرێت و ساڵانە ژمارەیەکی زۆر باهۆی تێز و بۆچوونە معریفی و عیرفانیەکانیەوە موسڵمانبوونی خۆیان ڕادەگەێن و چەندان کتێب و لێکۆڵینەوەی زۆری لەبارەوە دەنووسرێت. سینۆی ساڵی 1958 بەهۆی چڕبوونەوەی ناکۆکیەکانیان وەک دوو دۆستی نزیک هەریەک لە عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف هۆکاری ئەو ناکۆکیانەیان خستە ئەستۆی ئەوی دیکەیان. لەو کاتەدا عەبدولسەلام عارف دەمانچەکەی دەرهێنا و ویستی قاسم بکوژێ بەڵام سەرکەوتوو نەبوو کە سەرنجامیش دواتر هەر عارف بوو قاسمی کوشت هەرچەندە لەبەریشی پاڕایەوە. ڕۆژی جیهانی وەرگێڕانە. بێگومان وەرگێڕان یەکێکە لەو فاکتەرە گرنگانەی دەوڵەمەندکردن و بەرفراوانکردنی معریفە و ڕۆشنبیری هەرگەلێک. یا بەدیدێکی تر دەتوانین بڵێن وەرگێڕان پردی بە یەکگەیشتنی نێوان گەلانی دنیای لە ڕووی کەلتوری و ئاینی و ڕۆشنبیری و زمان و فەلسەفە و زۆر شتی دیکەوە. بێگومان ئێمەش لە کوردستان کتێبخانەی ئێمە خاڵی نییە لە وەرگێڕانی گەلان و نەتەوەکانی تر بە عەرەب و تورک و فارس و ئینگلیز و ڕووسی و زۆر زمانی دیکەوە. بەڵام ئایا تەواوی ئەو کتێبانەی کە لە بواری وەرگێڕانە پێشکەشی قوتابی و خوێنەری ئێمە کراوە و وەرگێڕانی سەرکەوتوو بنیان مەرجەکانی وەرگێڕانێکی سەرکەوتویان تیا بۆیانە. لە کوردستان حەمەکەریم عارف یەکێکە لە ناوە دیار و درەوشا و جوانەکانی بواری نووسین و وەرگێڕانی ئێمە کە لەو بوارەدا توانیوێتی ئەدەبیاتی زۆربەی گەلانی فارس و بە تایبەت گەلانی رووسیا و بەرهەمە جوانەکانی چیخۆف و دۆستۆڤسکیمان بۆ بکاتە کوردی کە ئێمە ئەمڕۆ وەکو ڕێزێ بۆ ماندووبوونی بەڕێزیان کردومانەتە میوانی تەوەریەکەمی بەرنامەکەمان بۆ قسەکردن لەسەر وەرگێڕان و گرنگی وەرگێڕان. بێگومان کتێبخانەی هیچ ڕۆشنبیر و خوێنەرێکی کورد نابینی کە یەکێک لە بەرهەمەکان یا دەیانی لە بەرهەمەکانی حەمەکەریم عارفی دەست و پەنجە جوانی بواری نووسین و وەرگێڕانی تێدا نەبێ. بە خۆشحاڵیەوە بەڕێز مامۆستا حەمەکەریم عارف نووسەر و وەرگێڕ میوانی تەوەریەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژێ. مامۆستاگیان یاخوا بەخێر بێ و زۆر سپاس بۆ ئامادەبوون و پیرۆزبایی ڕۆژی جیهانی وەرگێڕانیش لە جەنابتان وەکو یەکێک لە سەرکەوتووترین وەرگێڕەکانی کوردیەکەین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزۆنی پێیان. زۆر بەخێر مامۆستاگیان. مامۆستا سەرەتا ئەگەر پێمان بڵێ بزانین گرنگی وەرگێڕان چییە؟ وەرگێڕان یەکێکە لە کایە معریفیە زۆر گەورەکانی هەموو دنیا. ئەنی وەرگێڕان بە حەدێک زەروریە بۆ نزیککردنەوەی ملەتان لە یەکتر یا شارستانیەتی ملەتان لە یەکتری کە هەندێک لە شارەزایانی بواری وەرگێڕان پێیان وایە ئینسان هەر لەو دەمەوە کە زمانەگرێ فێری زمانە بێ خۆی ئەمە عەمەلەیەکی وەرگێڕانە
بۆ نمونە ئێستا ئێمە کە بەیەکەوە قساکەین ئەمە بۆ خۆی پرۆژەیەکی وەرگێڕانە تۆ فکری خۆت وەرە گەڕی وە خێتە سەروشە و ئەیەی بە من فکری خۆم وەرە گەڕم و جوابی خۆم لە ڕێگای وشەوە ئەدەم بە تۆ ئەمە بۆ خۆی بمانەوێ نەمانەوێ با لە ناو یەک زمانی شابێ بۆ خۆی جۆرێکە لە وەرگێڕان ئەنە بەم حیسابە بێ ئەتوانین بڵێن هیچ شتێک لە دەرەی وەرگێڕانە بوونی نییە ئەنی هەموو شتەکان لە چوارچێوەی وەرگێڕان و لە بازنەی وەرگێڕاندایە تێکڕای ژیان لە چوارچێوە و لە بازنەی وەرگێڕاندایە گرنگەکەی لەمەیە ئەمەش ئەوە دەگەێنێ کە وەرگێڕان یەکێکە لە پێداویستی و زەرورەتە گەورەکانی ژیانی کۆمەڵگەی بەشەری. زۆر باشە مامۆستا ئاستی وەرگێڕان لە کوردستاندا لە چه ئاستێکدایەوە ئایا چ کتێبێک لەگەڵ کولتوری ئێمەیە گونجاوە بۆ وەرگێڕان گونجاوە بە کەڵک دێت؟ وەرگێڕان لەبەرەوەی لای ئێمە وەکو گەلێک لە کایە معرفەکانی تر تازەیە بمانەوێت نەمانەوێت جۆرێک لە فەوزایەتایە هەموو فەوزایەک سلبی نییە بپێچەوانەوە فەوزا زۆر جار مؤەشیرەیە نیشانەیە بۆ گۆڕانکاری یا بۆ وەرچەرخانێکی قۆناغێک لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لای ئێمە کە دەستمان پێکردووە دیارە ئەو جۆرە فەوزایە هەیە ئەو فەوزایش فەوزایەکی ئیجابیە بەڵام فەوزای ئیجابی نابێ بێڵی لە مەرحەلەی خۆی تێپەڕێت چونکە لە مەرحەلەی خۆی تێپەڕێ ئیتر ڕەنگە سەری ساحێبی بخوا وەرگێڕان لای ئێمە من قەناعەتم وایە پێویستە ئێمە لەو بەرهەمە پێشڕەوانەوە دەست پێ بکەین کە خێرایی بە بزوتنەوەی ڕۆشنبیری و ئەپستمۆلۆجی نەتەوەکەی خۆمانەدا لەو بەرهەمانەوە دەست پێ بکەین کە بۆ ئەم مەرحەلەی ئێستا خێرایی بە بزوتنەوەی ڕۆشنبیری نەتەوەی کورد ئەبەخشێ بەڵام جۆرێک لە پاشاگەرانی هەیە لە هەڵبەژاردننی ئەو بابەتانەیە زۆر جار بابەتێک هەڵە بژێردرێ ڕەنگە هیچ ئیزافەیەک نەبێ بۆ ئەم قۆناغی بزوتنەوەی ڕۆشنبیری کوردی ئەبێ وەرگێڕ ئاگای لەوە بێت بە جۆرەی زەرورەتی مەرحەلۆ بە جۆرەی زەرورەت و پێویستی کتێبخانەی کوردی کتێب هەڵبژێرێ یانێ ئەو کتێبانە ئێستا بۆ نمونە مەسەلەن UN لیستی هەیە بە ناوی ئەو کتێبانەی کە بە توراسی فکری عالەمی ئەژمێردرێن ئێمە پێویستە لەو کتێبە گەورانەوە لەو کتێبە سەرچاوانەوە دەست پێ بکەین بە وەرگێڕان دیارە ئەسلوبی وەرگێڕان بە تەجروبە دەوڵەمەنەوێت تەجروبەکەی ئەمە تەجروبەی خودی وەرگێڕ مامۆستا تەجروبەی خودی وەرگێڕ و تەجروبەی بزوتنەوەی وەرگێڕانش لە ناوچەکەیە یعنی ئەو تەجروبەیە نەبێ دەوڵەمەند نابێ مەسەلەن یەکەم کەڕەت کە تۆ دەسە دیتە وەرگێڕانێکەوە ڕەنگە بکەویتە ناو عالەمێکی هەندێک غەریبەوە تەجروبەت کەمە بەڵام کە تەجروبی خۆت تەجروبەت پیا کرد و تەجروبەی خەڵکانی دەوروبەری خۆتت بینی ئەو کاتە تەجروبەکەدا ئەبێ بە تەجروبەیەکی دەوڵەمەند و ئەتوانی لە هەڵبژاردنیشە زۆر سەرکەوتوو بووی ئەمجا لە وەرگێڕانە مەسەلەی زمان هەیە تۆ لە ناو زمانە کارەکەی زمان جفرەیەکی زۆر معقەدە زۆر ئاڵۆزە زۆر گەورەیە یعنی وەکو ئەوەیە تۆ بکەوێتە ناو مینجاڕێکەوە ئەگەر زۆر شارەزان نەبی لەو مینجاڕێەوە و لە دنیای مین و تەقینەوەی مین و ئەمانە بە ئەکیدی بە سەلامەتی لەو مینجاڕە دەرناسی بەڵێ مامۆستا مەرجی وەرگێڕانی سەرکەوتوو یا وەرگێڕی سەرکەوتوو چینی ئەکامانان ئەو مەرجانی کە پێویستە لە وەرگێڕانێکی سەرکەوتوو و لە وەرگێڕێکی سەرکەوتووە هەبن مەرج زۆرن بۆ وەرگێڕی سەرکەوتوو جارێکم ئەبێ شارەزایەکی زۆر باشی لە هەردوو زمانی یەکەم و دووەم یعنی ئەو زمانی لێوەی وەرەگەڕە و ئەو زمانی بۆی وەرەگەڕە بە شارەزایەکی زۆر باشی بێ ئارزم کردی زمان جفرەیە ئەم جفرەیە تۆ ئەبێ زۆر شارەزابی هەتاوەکو نهێنەکانی ئەم جفرەیە هەڵەیەنی ئێمە یەکێک لە عیبەکانی گەلێک لە وەرگێڕەکانی ئێمە ئەوەیە مەسەلەن زمانی دووەم بە تایبەتی زمانی کوردیکە لە زمانێکی ترەوە بۆ زمانی کوردی وەرگێڕانەکە سێرەکی زمانە کوردەکەی باش نییە یا ئەو زمانەی کە ئەوەندەی ئەو ئەیزانێ بەشی وەرگێڕانێکی ئەمین ناکە ئەمە بە نسبەت زمانەوە ئەمجا بە نسبەت بابەتەوە وەرگێر
بۆ ئەوەی سەرکەوتوو بێ ئەبێ بابەتێک هەڵبژێرێ کە لەگەڵ سەلیقە و بەهرە و توانە و زەوقی خۆیان تێک بکاتەوە. ئەگەر تێک نەکاتەوە ئەمە زۆر خەتەرە. بۆ نمونە مەسەلەن تۆ لە ژیانی کۆمەڵایەتی تا ناتوانین ڕەفیقی هەموو کەسێک بی. دائیمەن کەسێک کە هەڵبژێری بۆ ڕەفاقەت کە خاڵی هاوبەشتان لە بەینا زۆر بێ بۆ ئەوەی خۆشەویستیەک هەبێ بتان کا بە ڕەفیق. تۆ کە بابەتێک هەڵبژێری ئەگەر بابەتەکەت بەدڵ نەبێ ڕەنگە مەسەلەن تۆ کتێبێک هەڵبژێری 6 مانگ لەگەڵ بژی یا ساڵێک لەگەڵا بژی یا 2 ساڵ لەگەڵا بژی. تۆ چۆن ئەتوانی لەگەڵ کەسێکە ساڵێک هەڵ بکەی بەبێ ئەوەی خاڵی هاوبەش لە بینتانە هەبێ. لەبەرەوە هەڵبژاردننی بابەتەکە یەکێکە لە مەرجەکانی سەرکەوتن بۆ وەرگێڕ. زانینی هەردوو زمانەکە یان نهێنی و هەڵێنانی ڕەمز و ڕازی هەردوو زمانەکە یەکێکە لە زەروریات. بۆ ئەوەی سەرکەوتوو بی چەند زمانزانش بی چەند زمانزانش بی پێویستت بەوەیە فەرهەنگ بەکاربێنی. هیچ وەرگێڕێک چەند بەدەسەڵات بێت چەند زەبەردەست بێ بۆی نییە ئستەغنا لە بەکارهێنانی فەرهەنگ بکە. لە زمانی ئێمە بەداخەوە دنیای فەرهەنگ نووسیش لە بە جەنابیشتەوە کە خاوەنی فەرهەنگێکی زۆر گەورە و جوانی بە ناوی گۆڤەند و زنار لە فارسیەوە بۆ کوردی مەبەستمەوەیە ئەو وەرگێڕی کە جەنابتان ژماری کتێبەکانتان لە 200 کتێب نزیکە بنەوە ئایا بۆ نووسەرێکی کارامە و وەرگێڕێکی لێزانی وەکو جەنابیشت هێشتا بەکارهێنانی فەرهەنگە شتێکی پێویستیە؟ بەڵێ من تەنانەت ئەو فەرهەنگی گۆڤەند و زناراش زادەی پرۆسی وەرگێڕانە لە لای من. یعنی وەرگێڕان ناچاری کردم کە پەنابەرمە بەر نووسین و دانانی ئەو فەرهەنگە. یعنی بەکار نەهێنانی فەرهەنگ کەمکوڕیکی زۆر گەورەیە بۆ وەرگێڕ چونکە زمان هەڵت ئەخەڵەتێنێ زۆرجا زمان هەڵت ئەخەڵەتێنێ یا وشە هیچ وشەیەک نییە لە دنیای تەنها یەک مانای هەبێ. زۆربەی وشەکان لە چەندمانە و لە چەندێک زیاتریان تایە. جاری وایە تۆ وشەیەک بە مانایەک بەکاردێنی لەو جملەیە کە تۆ وەرەیگەڕی ئەو مانایە نییە کە تۆ بەکارهێنی. لەبەرەوە ناچاری بۆ ئەوەی دڵنیابی نەغەدر لە خۆت بکەین نەغەدر لە زمانەکەت بکەین نەغەدر لە خوێنەر بکەین نەغەدر لە خاوەنی ئەو دەقە بکەی کە وەرەیگەڕی ئەبێ پەنابەری بۆ ئەوەی کە دڵنیابیلەوە. ئەمە جگەلەوەی فەرهەنگ یعنی وەرگێڕی باش حەقی وایە پرس بکە هیچ پرسکردنی پێش شەرم نەبێ. یا زۆر تەبیعیە مەسەلەن من دوای تەجروبەیەکی زۆری وەرگێڕان کتێبێک تەرجەمە بکەم و پیشانەیەکی وەکو جەنابتی بم. ڕەنگە تۆ بە سەلیقە هەندێشت بەسەر منە تێپەڕی بێت تۆ بیدۆزیتەوە بەڵام من لە کاتی ئیشکردن و بەدەم ئیشکردن و مەشغەڵەتی ئیشکردنەوە بۆم نەدۆزرێتەوە یا پەی پێ نەبم. زۆر باشە مامۆستا بە حکمی کە بەڕێز شارەزایەکی باش هەیە لە وەرگێڕان ئەو نووسرا و کتێبانەی کە لە کوردستان وەرگێڕناونەتە سەر کوردی لە چه ئاستێکدانوە تا چەندە لەگەڵ کولتوری کوردی ئەمەدا دەگونجێت؟ عەرزم کردی ئەوە جۆرێک لە پاشاگەردانی هەیە. یعنی زۆر کتێب هەیە نەش تەرجەمەش نەکرێ بۆ ئەم قۆناغە هیچ زەروری نییە. کتێب هەیە پەر بە پێستی مەرحەلەکەی و تەرجەمەش کراوە تەرجەمەی باشش کراوە. بەڵام ئەو پاشاگەردانەیە کە لە لای ئێمە هەیە مای ئەوە نییە تووشی ناومێدی ببین. تۆ کە هەستت بە پاشاگەردانی کرد ئەبێ بیر لەوە بکەیتەوە ئەم پاشاگەردانیە نێڵی. یعنی ئێمە ئێستا هەست بواکەین جۆرێک لە فەوزا یا جۆرێک لە یعنی نەبوونی فیلترێک بۆ کتێبی وەرگێڕان بۆ وەرگێڕان ئەمە یەکێکە لە نوقستانی گەورەکانی ناو پرۆسی وەرگێڕان لە کوردەوە. کەواتە ئەمە ئەرکی کێیەکە بێت چاودێری بکاتوان پاشاگەردانیە نەیەڵێت؟ من پێم وایە حەقە دارنەشرەکان لجنەی تایبەتیان هەبێ بۆ هەڵسەنگاندنی ئەو کتێبانەی کاچێتە بەردەستیان. لجنەی تایبەتی نەک بە خزمایەتی و بە خۆخۆی و ئەمە لجنەیەک بێ بە ئینساف زمانی کوردی بەلاوە مەبەست بێ کتێبخانەی کوردی بەلاوە مەبەست بێ ئەمانەتی تەرجەمەکەی بەلاوە مەبەست بێ بیر لەوە بکاتەوە ئەم کتێبە بۆ ئەم قۆناغە چەند خێرایی بە بزوتنەوەی ڕۆشنبیری ملەتەکەمان ئەدا. دار نەشرەکان ئەگەر ئەم فیلتەرەیان هەبێ کارێکی زۆر باشە. یا من پێم وایە ئەوەندەی کردنەوەی
مؤسسەیەکی تەرجەمەی قەومی ضروریە، ڕەنگە وزارەتی ڕۆشنبیری ئەوەنە ضروری نەبێ. ئێمە ئەگەر مؤسسەیەک یا دارنەشرێکی قەومیمان هەبێ تەنها بەو کتێبانەیە بچێتەوە یا سەرپەرشتی ئەو کتێبانە بکە کە تەرجەمە ئەکرێ، کارێکی زۆر چاکە. بۆ نمونە مەسەلەن بەیت الحکمەی سەردەمی عەباسیەکان بوو بە مایەی ڕینێسانسی حرەکەی سەقافی هەموو عەرەب و ئیسلام. بەڵام لای ئێمە بەو هەموو لێشاوەی تەرجەمەوە کە ئەیبینین سەیرەکەی حرەکەیکی ڕۆشنبیری ڕەسەن بە ئاسانی نابێنرێت. ئەمە ئەگەر ئەو مؤسسەیە هەبێ مەسەلەن لەو مؤسسەیە 100 کەس دابنێ با متەفەڕیق بن، ئەم 100 کەسە مەسەلەن 5 بە شارەزای زمانی ئینگلیزی بێ، 5 فەرەنسی بێ، 5 رووسی بێ، 5 عەرەبی بێ، 5 فارسی بێ، 5 زمانە زیندووەکانی تر بێ. ئەمجا بێن ئەو کتێبانە هەڵبژێرن بەمانەی بسپێرن تەرجەمەی بکەن. مەسەلەن تۆ متەرجمێکی لە ئینگلیزیەوە تەرجەمەکە مەرج نییە کوردەکەت باش بێ، دوای ئەوەی کە تەرجەمەت کرد ئەو دەستگایە ئەبێ بیدا بە لەجنەیەکی کوردیزانی زۆر چاک پێ بچێتەوە، ئەمجا چاپ بکرێ و بکەوێتە بازارەوە. یعنی وەرگێڕان بە بێ فیلتەر. یعنی من خاوەنی دەسەڵات و بڕیار بم نایەڵم هیچ کتێبێکی تەرجەمەکراوی کوردی یا بۆ کوردی بە بێ فیلتەری زمان تێپەڕێ. زۆر باشە مامۆستا، لەم قۆناغی ئێستادا چ بابەتێک یاخود چ کتێبێک گرنگە کە وەربگەڕێتە سەر زمانی کوردی؟ ئێمە کتێبخانەی کوردی ئەمەندا هەژار و چۆڵە چاو بنوقێنە و دەست بدەرە کتێب و تەرجەمەی بکە، زەرەر ناکەی. ئێمە مەجای فکری زۆر لاوازین، مەجای تەنانەت هونەری، مەجای دینی کە ئێمە ملەتێکی موسڵمانین. یعنی ملەتێکی لە کۆنی کۆنەوە ملەتێکی موسڵمان بوون و توراسێکی ئیسلامی و سەقافەتێکی ئیسلامی یا پەروەردەیەکی ئیسلامی قۆڵمان هەیە. تەنانەت لەو مەجالەشە ئێمە هەر هەژارین. یعنی ئەم هەژاریە کردوێتە کارێک وەرگێڕەکان زۆرجا چاوە نوقێن و دەسە دەنە کتێبێک و تەرجەمەی ئەەکە. کەواتە تۆ پێت باشە هەر بابەتێک بێت لە ئێستادا کە وەربگێڕدرێت هەرچی بێت بۆ وەرگێڕان باشە؟ من پێم لە بدایەتشەوە عەرزم کردی فەوزا ئەبێت لە مەرحەلەی خۆیان کۆنتڕۆڵ بکرێت، بەرنامەی بۆ دابدرێت. یعنی من لەگەڵ بەرنامەداریەم. مەسەلەن تۆ تاریخت هەیە، جغرافیات هەیە، علومی ئینسانیت هەیە، علومی تەجریدیت هەیە، تۆ فەرموو لە مەجای کیمیا و فیزیا و ریاضیات کە ئەمە سێ کوچکەی کەونەکەن چیت هەیە؟ چی تەرجەمە کراوە؟ تەنانە زاراوەکانش نازانین. معنای وایە تۆ بە حکمی ئەو فەراغە گەورەی لە کتێبخانەی کوردی هەیە، لە ناو بەزوتنەوەی ڕۆشنبیری کوردی هەیە، هەر کتێبێک بگری تەرجەمەکەی ئیستیفادەی خۆی هەیە. بەڵام وەستاوەتە سەر پاشخانی ڕۆشنبیری وەرگێڕەکەش ئەبێ بە چاوی کراوەوە تەمەشای قۆناغەکە بکە، بزانێت چ شتێک بۆ ئەمڕۆی ئەم ملەتە پێویستە. زۆر باش مامۆستا، لە ڕوانگەی ئەوەی کە جەنابە دەفەرمووی کتێبخانە و بواری معریفیەمە هێندە لە هەژار و لاوازە هەر چاو بنوقێنەوە کتێب بێنە وەرگێڕە. ئەمە تا چەند ڕەوایەتی ئەدا بەوەی کە وەرگێڕان لە وڵاتی ئێمە بۆتە جۆرێ لە تیجارەت و کاسبی، کتێبخانەیەک کتێبێک ئەداتە گەنجێکی تازە پیاکەوتوو، دەڵێ لە ماوەی بەونە 15-20 شەوا بۆم وەرگێڕە و با خێراپی خەمە بازاڕەوە، لە کاتێکا لەوەی ئەم گەنجە هەر توانە و ئەزمموی ئەوەی نەبێ و تا چەند ئەمە جۆرێکە لەوەی کە وەرگێڕانێکی لاواز پێشکەشی خوێنەری ئێمە بکرێت. مەبەستمەوەی بەو دیدەی جەنابەت کە فەرمووی هێندە لاوازە کە پێویستە هەموو شتێ وەرگێڕین، ئەمە تا چەند دەچێتەوە قاڵبەوە؟ کە وەری ئەگێڕین معناوان نییە یاسا و ڕێساکانی وەرگێڕان فەرامۆش بکرێت بە هیچ جۆرە. من لەگەڵ ئەوەیە نیم، لەگەڵ بەرنامەداریە. تۆ هەر کتێبێک وەرەگێڕی ئەبێ بەلای کەمەوە تۆ ئەبیتە ناتقی ئاعتراف پێنەکراوی نووسەرەکە. تۆ مەسەلەن نووسەرێکی ڕۆز وەرەگری، نووسەرێکی بەریتانی وەرەگری، نووسەرێکی فەرەنسی وەرەگری، هی هەر ملەتێکە وەرەگری، تۆ بتەوێ نەتەوێ ئەمانەتێک لە زمانێکەوە بۆ زمانێکی کە نەقڵەکەی. وەرگێڕان بریتی نییە لە جۆزانەوەیکی میکانیکی وشە بۆ وشە یا زمان بۆ زمان، بەڵکو ئەبێ لەگەڵیا بژی، ئەبێ لەگەڵیا بژی. ئەمجا دار نەشرەکان ئەبێ تەنها جانبە تیجارەکە تەمەشا نەکەن،
جانبە سەقافێکە ئەهەمترە لە جانبە تیجارێکە چونکە بەڕاستی بازاری کتێبی کوردی و ژمارەی خوێنەری کتێبی کوردی زۆر کەمە باوەڕ ناکەم دارنەشرەکانمان ئەو پارە زۆریان دەست بکەوێت بۆیە یەکێک لە ئەنجێزە و هاندەرەکانی دارنەشرەکان ئەبێ جانبە سەقافێکە بێ چەند خزمەتی ملەتەکە و مەرحەلی ملەتەکەکە مامۆستا بۆی وەرگێڕێکی باش بی بۆی کتێبێکی باش وەربگەڕێت چەند کاتی ئەوێت زەڕورە چەند کات زەڕورە بۆی کە کتێبێک بۆ نمونە وەرەگەڕێتە سەر زمانی کوردی کە کتێبێکی باشی لێ دەرچێ و پاک و پۆخت بێت ڕەنگە کات لە وەرگێڕێکە بۆ وەرگێڕێک بگۆڕێ وەرگێڕ بۆ نمونە بەڕێز دەگەر کتێبێک وەرگێڕی چەندە پێچێت من مەسەلەن خانە نشینم ئیشی ترم نییە هیچ ئیشێکی تر ناکەم تەنها کاری قەڵەم و نووسین و وەرگێڕان و خوێندنەوە ئەەکەم لەبەرەوە من ڕەنگە بەراورد نەکرم لەگەڵ مامۆستایەکە کە بە ڕۆژەوە لە مەکتب دەوامەکە و بەشە و ماندوو و ئەرکی بەخێوکردنی ماڵ و مناڵی لەسرە ڕەنگە لە ڕۆژێکە بتوانێت سەعاتێک سەعات و نیوێ کار بکە بەڵام من لە ڕۆژێکە 5 سەعاتی شەکەم 6 سەعاتی شەکەم بەقەد مۆزەفێکی ڕسمی ئیشەکەم ڕۆژانە یعنی چۆن مۆزەفێک ئیجبارە کرێ لە سعات هەشتی بەیانەوە تا سعات 3 دوایانەوە ڕۆ دەوام بکە من ئاوا ئیشەکەم لە ماڵەوە یعنی خۆم مدیری خۆم و ڕقیبی خۆمم لەبەرەوە وەستاوەتە سەر کتێبەکەش ئەم کتێبە چەند قورسە لە ڕووی ناوەڕۆکەوە قورسە لە ڕووی شەکڵەوە مەسەلەن بۆ نمونە وەرگێڕانی دەقێکی ئەدەبی یا کتێبێکی ئەدەبی زۆر جیاوازە لە وەرگێڕانی کتێبێکی ئاینی یا کتێبێکی فەلسەفی جیاوازی هەیە لە توانای وەرگێڕانی جەنابەت لە وانی بەرهەمێکی دۆستۆڤسکی و چیخۆف لەوەی کە دکتۆر شەریعەتی یان نەجیب مەحفوظ وەرەگێڕی چونکە کەلتوری فارس و عەرەب هەم ئاینیان هەم زمانیان هەم کەلتورەکان تا ڕادەی لە ئێمە نزیکە بە بەراورد بەوەی کە چیخۆف و دۆستۆڤسکی هەیەیان بووە کەواتە ئەوەش هەرچەند هەردووکیشیان جەنابەت دەوەچێت لە عەرەبی یا لە فارسیەوەی کێتە کوردی بەڵام کەلتورەکە و ژینگەکە کاریگەری هەیە لەسەر توانای جەناب وەکو وەرگێڕێک بەڵێ بە ئەکیدی یعنی ئەو توراسە ڕۆشنبیریە شەرقی کە هەیە لە تەرجەمەکردنە بۆ زمانی کوردی لەبەر ئەوەی دراوسین لەبەر ئەوەی احتیکاکی ئیجتیماعی و سەقافی و دینی و کەلتوریمان لەبێنە زۆر ئاسانترە ئەمجا تەمەنش فەرقی هەیە من لە هەشتاکانە کە پێشمەرگە بووم ڕۆمانی نینا هیس عەبدوڕەحمانە کە ڕۆمان نووسێکی ناوداری ئازەریە برێتی بوو لە 336 لاپەڕە هەر لاپەڕەیەکی 31 دێڕیتیا بوو من ئەو ڕۆمانم بە 10 ڕۆژ تەواو کردووە بەڵام ڕۆمانی تری بە هەمان قەوارە مەسەلەن لە تەمەنێکی جیاوازتر و پیرترە کە تەرجەمەم کردووە بە 20 ڕۆژ کراوە دواتر ڕەنگە بە مانگێک کرابێ لەکاتێکا شەیدا لەوە چێ خوێنەری ئێمە نەتوانێت بە 20 ڕۆژ 336 لاپەڕە عەرەبی بخوێنێتەوە کە من بەڕاستی جێی خۆشحاڵی و شانازیە بۆ میلەتەکەمان کە مامۆستای وەرگێڕمان هەیە زیاتر بەڕێزت بە لەسەر چ زمانێکەوە کتێب وەرەگێڕی لە فارسی و لە عەرەبیەوە تەنها دوو زمانە وەرەگێڕی بەڵێ زۆر باشە مامۆستا یەکەمین کتێبێت جەنابەت وەرت گێڕا بۆ سەر زمانی شیرینی کوردی چ کتێبێک بوو وە چ بیرەوەریەکت لەگەڵیا هەیە باوەڕکان لە بیرم نییە بەڵام نینا و هاوماڵەکان ئەمانە لە کتێبە سەرەتاییەکانن هاوماڵەکانش یەکێکە لە ڕۆمانە ڕیالستێ زۆر جوانەکانی ئێران هەیە ئەحمەد مەحموودە کە ئەحمەد مەحموود بۆ خۆی وەکو ڕەگەز وەکو ئەسڵ کوردە بەڵێ مامۆستا ئەمڕۆکە ڕۆژی جیهانی وەرگێڕانە قەڵەمی جەنابەت لە وەرگێڕانی چ کتێبێکا لە کارایە و لەوە چێک دوای بەرنامەکەکە ڕۆیتەوە دەزەکەیتەوە بە چنینی ئەو یان باخە پڕ لە گوڵی کە دواتر پێشکەشی کتێبخانەی کوردی خوێنەری کوردیەکەی حاڵە حازر یەکێک لە ڕۆمانە ناودارەکانی ڕۆمانوسی گەورەی عەرەب نەجیب مەحفوظی ڕەحمەتیم لەبەردەسە بە ناوی ئەلمەرایە ئاوێنەکان یەکێکە لە شاکارەکانی نەجیب مەحفوظ نەجیب مەحفوظ بەرهەمی زۆرە 56 کتێبی هەیە لە پێشەنگە گەورەکانی ڕۆمان نووسی و چیرۆک وەرگری خەڵاتی نۆبڵی ئاشتیشە خەڵاتی نۆبڵە ئەوم بەدەستەوەیە
دیارە یەکێکە لە کارە جوانەکان کە بە ناوی ئاوێنەکان تەرجەماکرێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەمەد کەریم عارف نووسەر و وەرگەر، زۆر سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ کاتی خۆت کە بە ئێمە بەخشی. بەڵێ بینەرانی عزیز، پاش ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام دەبین لەگەڵتان. بەڵێ خۆشەویستان، دووبارە سڵاوتان لێبێ و لە تەوەری دووەمی بەرنامە لە خزمەتتان نابین بۆ قسەکردن لەسەر ئەو فاکتەر و هۆکارانە چین کە گوتاری بانگەوازی ئێمە کاریگەرترەکەن، بە تایبەت کاتێ بەراوردی ساڵانی 1970ەکانی ڕابوونی ئیسلامی لە کوردستانەکەین بە ئێستامان دەبینین ئەو کاریگەری کە لەو ساڵانەدا لەگەڵ ئەو هەموو هێرشە مارکسی و بێدینەی لە کوردستانە هەبوو و ئەو بێنازی موسڵمانانە و نەبوونی هیچ سەرچاوەیەکی معریفی و کتێب و وەرگێڕانە ئیسلامیەکان، بەڵام دەبینین کۆمەڵێ شۆڕەسوار و زانا و نووسەر و بانخوازی کاریگەر و جوانمان بۆ بەرهەماتن لەگەڵ ڕێژەی کەمی خەڵکیش لە ساڵانی ڕابردوو هەژاری و نەبوونی هۆکارەکانی خوێندن و فێربوون. بەڵام بۆچی لە ئێستادا هەست بە ناڵێن هەر نییە، بەڵام تا ڕادەیە بە جۆرە لە جۆرەکان کاریگەریەکە کەمە یان بەرەو لاوازبوون بچووە. بۆ قسەکردن لەسەر فاکتەرەکان یا هۆکارەکانی لاوازبوونی گوتاری بانگەواز و ئاینی لە کوردستان و چۆنێتی وەکوڵێ بەهێزکردنی ئەو فاکتەرانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەبە سەورامی نووسەرمان کردە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ جەنابتان. بەراوردکاریەکەم کرد لە نێوان ببوورە شێدا پرسیاری یەکەم جەنابن. سەرتا پێمان بڵێ بزانین هۆکارەکانی کاریگەربوونی گوتاری بانگەواز چین؟ بەڵێ بەناوی خوای گەورە سەرەتا بێ ئەوە بڵێم کە قسەکردن لە بابەتی بانگەواز قسەکردنە لە بابەتێکی یعنی زۆر گەورە و گرنگ کە توانین بڵێن بە پلەی یەکەم کاری بانگەواز کاری پێغەمبەران بۆ سڵاوی خۆیان لێبێ. لەبەرەوە من وا نازانم یعنی هەموو کەس بتوانێت یعنی قسە لەبارەی ئەم بابەتەوە بکە یان با بڵین یعنی کەسێک بێ ناونیشانی ئەو وەربگرێت کە پێی بوترێ خەریکی کاری بانگەواز واتە داعیە. دیارە ئێمە زیاتر لە دیوە تیۆریەکەوە یعنی وەکو زانستێک کە پەیوەندی بە بانگەوازەوە هەبێ قسە ئەەکەین لەو بارەوە. بەڕاستیان من یعنی بەش بە حاڵی خۆشیم کاتێک هەر باس و بابەتێکی دینی پێشکەش بکەم یا بنووسم یا بڵاو بکەمەوە لە ڕاستیە لە پێشەوە ئەیکەم بە دەرسێک بۆ خۆم ئەوی ڕاستی بێ یان دوای ئەو بابەتە من پێم خۆشە یعنی بەدڵ ئامادەی ئەوم تیابێ کە وانەیەکی بەخۆدا چوونەوە لەگەڵ خۆمە بخوێنم یعنی بۆ تۆزی ڕێگە بە خۆمە دەم کە لە قسە لە هەندێک باس و بابەتەکەم ئەگینا لە ڕاستیە ئاسان نییە یعنی هەموو کەسێک بتوانێت قسە لە زۆر باس و بابەتی دنیای ئاین و ئاینداری و ئەوانە بکات. ئێمە ئەگەر قسە لەوە بکەین کە وەکو کاکە ڕاز لە پرسیارەکە دیار بوو بە چ شێوازێک بە چ هۆکارێک بە چ فاکتەرێک ئەکرێ یعنی ئێمە کاری بانگەواز ببێتە هۆی زیاتر کاریگەربوونی گوتاری بانگەواز یعنی خێتابی داوی چۆن ئەم گوتارە ئەم خێتابە کاریگەرتر بێ. ئەتوانم بڵێم یعنی کۆمەڵێک هۆکار هەن بەس لە سەرەتاوە کرێ ئاماژە بەوە بکەین پێویستەکە ئەو زەمینە و سەردەم و زەمانە بناسرێت کە کاری بانگەوازی تیاکرێت. دیارە یعنی ئاینەکان کە لە سەرەتاوە هاتوون هەریەکەیان بۆ یعنی ئاینەکان پێش ئیسلام هەریەکان بۆ سەردەمێکی تایبەت زەمینەیەکی تایبەت ژینگەیەکی تایبەت بوون بۆیە ئاینەکان دوای ئاینی تریان بە دوادا هاتووە نەک ئەوە ئاینێک بۆ هەموو سەردەم و بۆ هەموو زەمانێک تەمەن پێش ئیسلام. دواتر کە ئاینی ئیسلامیش هاتووە یعنی ئەگەر لە قورئانەوە بڕوانینە ئەو واقعی کە لەو سەردەمەیە هەبووە کە قورئانی تیا هاتۆتە خوارەوە یعنی قورئان مخاتەبەی خەڵک بە گشتی ئەکا خەڵکێک هەبووە بڵێن ئەهلی کتابی پێوتراوە لەناو ئەهلی کتابیشە یعنی بڵێن نەسارا هەبووە یەهود هەبووە ئەنجا خەڵکێکە بووە لەسەر دینەکانی پێشوو خەڵکێک هەبووە بۆ نمونە مشرێک خەڵکێکە بۆ ناو نیشانی ئەوەی کە نزیک لە دووڕووی و ئەوانە یان دووڕوو ئەم جۆرە خەڵکانە ئەم جۆرە پلەبەندی و ئەم جۆرە تەصنیفکردنە لە قورئانە بەرچاو ئەکەوێت یعنی قورئان بە یەک خطاب بە یەک جۆر بە یەک شێواز قسە قسە لەگەڵ هەموو چین و توێژەکان مخاتەبەی هەموو چین و توێژەکان ناکات تەنانەت یعنی کاتێککە مخاتەبەی مسلمانانیشەکە لە هەموو کاتێکە بە یەک جۆر مخاتەبەیان ناکات. لەبەرەوەی یعنی
ئەمە یعنی بە چه شێوازێک بە چه خیتابێک بە چه جۆرێک یعنی تۆ مخاطبەی ئەو هەم پێکهاتە جیاوازەکان ئەکید ئەمە یعنی مەسلەیەکە بێ لەبەر چاو بگیرێت بۆ نمونە ئەوەی کە گرنگ بێت لەم ڕۆ ئیشارەتی پێ بکەین ئەوەیە کە کاتێک قورئانیش دێت یعنی ئێمە ئەڵێن ئیسلام هاتووە ئیسلام وا نەهاتووە کە لەوە پێش یعنی بۆ نمونە خەڵک دینی نەبوو بێت خەڵک دینی هەبووە بەڵام ڕاستە دینەکان نەسەڵبوونەتەوە بەڵام ئاساری ئەم دینانە لە ژیانی ئینسانە ماوە یعنی هیچ سەردەمێک نەبووە مرۆڤەکان بەبێ ئاین بووبن یعنی ئەگەر ئاساری ئەسڵی دینەکە نەما بێ ئاساری لە ئەخلاق و هەڵسوکەوت و کرداریانە ماوە قورئان زۆر یعنی حسابی بۆ ئەمە کردووە وانە هاتووە کە بڵێ بۆ هەموو شتێک ئێمە قورئان لە سفرەوە دەستی پێکرد بێتەوە ئینجا یعنی لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی مامەڵەی کۆمەڵایەتیەوە لە زۆر ڕووی ترەوە یعنی کاتێک کە قورئان کۆمەڵگەی مەکە ئەدوێنێ يعني هەست ئەەکەی يعني حساب بۆ ئەمە کراوە حتا پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ يعني لە تەعاملی خۆی و لە قسەکردن یا حسابی بۆ ئەم مەسائلانە کردووە کە لەگەڵ خەڵکێکان مخاطبە ئەکەیت ئەم خەڵکە کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە هەم لەو ڕۆ کەوتم ئاسار و کاریگەری دینەکانی پێشوو و ئەخلاقی دینەکانی پێشوو و کۆمەڵشتی تر وەک کۆمەلگاش خۆی یعنی وەکو کللتور و وەکو ئەوەی کە هەر کۆمەلگایك بۆ خۆی خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندیە یعنی ئەمانە هەست ئەەکەی هەبوون بەم تایبەتمەندانی و قورئان و پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ مخاطبەی کۆمەلگاکەی کردووە لە هەموو سەردەمێکە ئەڵبەتە ئەمە پێویستە بۆ ئێمە لە چه سەردەم و لە چه کۆمەلگایەکە ئاژین دیارە یعنی قورئان بەگشتی ئەگەر باسی بانگەواز بکەین بانگەوازە یعنی بۆ نمونە لە کوفرەوە بۆ ئیمان بەس ئەوە هەموو بانگەواز نییە يعني كريم بين هندك آيات وان بانجي خلق كان كخلق جورك لإيماني هبوبة يا أيها الذين آمنوا يعني هيك لتفسير كان بس لو كأم آية مخاطبة أهل كتابك وان إيماني أن هو والله ما بإيمان بهن يعني إيمانك لاواز هو أبي أم إيمان بهن ديتوا تازه بكريتوا الزيندو بكريتوا والله زۆر باشە مامۆستا ئێستا بۆ نمونە هەندێک کەس ئەبینین کە دەڵێ بە فلانە وتاری فلانە مامۆستا من زۆر کاریگەرم زۆر کاریگەریم تێکا بەڵام هەندێک وتار هەیە نە هیچ کاریگەریەکی لێ ناکەوە ئەسڵەن لەوانەشە هەر گوێی بۆ نەگرێت کەواتە ئەو کەسەی کە داعیە یاخود بانگخوازە ئەو زانستەی کە هەڵی گرتووە دەبێت چه زانستێک بێت یاخود هۆکاری ئەمە چییە کە هەندێک کەس بە وتاری هەندێک مامۆستا بە وتاری هەندێک بانگخواز کاریگەرە بەڵام لە هەمان کاتە بە وتاری هەندێکی کەش کە وتمان لەوانەشە هەرگوێی بۆ نەگرێت بەڵێ لەم با بڵێن ئەگەر باز لە کارکتەری یعنی داعی بکەین ئەو کەسەی کە بانگەوازە و کەسەی کە گوتاری بانگەوازە ڕاستی خەڵکەکە یان دیارە کۆمەڵێک هۆکارن کە ئەم ئەتوانێت یعنی کاریگەر بێ لەسەر خەڵک بەڵام ئەگەر ئیشارەت بووی یەک هۆکار بکەین کە تۆ باست کرد ینی ئەم زانستێکی ئەم کەسە هەیەی ئەمە یەکێکە لە فاکتەرەکان دیارە یعنی فاکتەری تر هەیە کە گەر دوای مەجال بوو ئیشارەتی پێکەین بۆ نمونە یعنی پەیوەندی بانگەواز بەلایەنی ڕۆحی و ئەمانەوە چییە یان کۆمەڵی شتی تر یانەوەی کە وتمان ئینسان چۆن بتوانێت واقع و سەردەمەکە بناسێ بۆ نمونە تۆ لەناو کۆمەلگای کوردیا کۆمەلگایەکی موسڵمانە کۆمەلگایەکە هەزاران ساڵە ینی خزمەتی دین و ئیمان و ئیسلامەتی کردو یەک دنیا بەرهەم و یعنی لەم مەجالەیە خەڵکانێکی زۆر گەورە و لە زانا و لە ئەمانی پێگەیاندووە و لەنا و ئێستاش تۆ پابندیەکی زۆر لە ڕووی کۆمەڵێک مەسایلەوە ئەبینین ئەمە یعنی ئەگەر ئینسان بتوانێت ئەم واقع ببینێ و بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەم خەڵکەیە بکات جیاوازە لەوەی کە تۆ بۆ نمونە وا مامەڵە لەگەڵ ئەم خەڵکەیە بکەیت ئەم خەڵکێکە خەڵکی سەرەتای هاتنی ئیسلامە لە ڕاستیە یعنی بۆ نمونە من جارێک گوێم لە بابەتێک بوو لە شوێنێکە مامۆستایەکی بەڕێز باسی هیجرەتی ئەکرد وەکو ڕووداوێکی مێژووی کە مسلمانان هیجرەتیان کردووە لە مەکەوە بۆ مەدینە پێویستە مسلمانان هیجرەت بکەن لە کوفرەوە بۆ دارالئیمان ئەوان ئەگەر تۆ یعنی بتەوێت قسە بکەی لەسەر ئەمە ئەی ئەمڕۆ دارالکوفر و دارالئیمان کامەیە و ئایا بالفعل وایە لە بڵێن کوفرەوە هیجرەت دەکرێت بۆ لە دارالکوفرەوە هیجرەت دەکرێت بۆ دارالئیسلام یان بە پێچەوانەوە خەریکە بڵێن ئێستا پێچەوانە بێت لە وڵاتە مسلمانەکان وەگە من ناڵێم دارالئیسلامە ئەو ناونانە یعنی ئاسان نییە بوترێن یعنی خەڵک شتەکە پێچەوانە بۆ تۆ لە وڵاتە مسلمانەکان و هیجرەتەکە بۆ وڵاتانێک کە بۆ نمونە لەوە چێ بە حسابی ئێمە دارالکوفر بێیان ئەمە یعنی بەم شێوەیە قسەکردن تۆ بیت ئاوا قسە لەسەر هیجرەت بکەی ئەمە یعنی ناواقعی بوونە یعنی نەخوێندنەوەی واقع و نەناسینی سەردەم و ئەو دنیاە کە تۆ تایە ئەژی بەڵام کەسێکی وەکو دکتۆر علی شریعەتی کە یەت قسە لەسەر هیجرەتەکە يعني کۆمەڵێک شت بوو لەبەرەوەی ئەو وەکو کۆمەڵ ناسێک وەکو یعنی کەسێکی شارەزان لە مێژوو وەکو شارەزایەکی کۆمەڵێک لە زانستە مرۆییەکان یعنی بە جۆرێکی تر قسە لەسەرەوەکات یعنی یەکێ لەو شتانەی ئەڵێ یعنی هیچ حەزارەتێکی گەورە لە مێژووا دروست نەبووە ئەگەر هیجرەتی تیانە بوو کۆچکردنی تیانە بوو بێ یعنی ئەڵێ یعنی یەکێک حەزارەت یعنی بەشێک لە بەرهەمەکەی بۆ بوونی هیجرەت و کۆچکردن ئەگەڕێتەوە
ئەم ئەگەر شارەزایی لەم مەسەلە مێژووی و لەم مەسەلەیان نەبووایە لەم مەسەلە زانستیە ئاسان نەبوو بتوانێت بەم شێوەیە قسە لەسەر هجرەت بکە. بەڵێ جا ببوورە یعنی پرسیارەکە ئەگەر بۆ نمونە ئەو کەسانی کە هەڵبەت یعنی کە کاری بانگوازەکەن پێویستیان بە زانستێکە، بەڵام ئەم زانستەی کە قورئان باسی ئەەکان زانستێکی با بڵێن زانستێکی بەتەنها و مجرڕەت و ڕوود نییە. ئەم زانستە پێی بەستراوەتەوە بە ئیمان و بە تەقوا و بە دڵ و دەروون و بە ڕۆح و یعنی بە کۆمەڵێک لایەنی معنەویەوە. ئەگەر ئەم لایەنە معنەویە، ئەگەر ئەم لایەنە ئیمانی، ئەگەر ئەم لایەنە ڕۆحیە لەگەڵ ئەم زانستیان نەبوو، یعنی بۆچی زانست بە نور ناوبراوە؟ نور ڕۆشنایی یعنی مای ژیانە وانە، یعنی ئەم زانستە ئەبێ جۆرێک لەمەی تیابێ. ئێستا کۆمەڵێک ئاەت لە قورئانی پیرۆزە کە باسی زانست ئەەکەن یەکسەر باسەکە بەستراوەتەوە بە مەسەلەی ئیمان و تەقوا و ڕەبانی بوون و ئەوانەوە. یعنی هەتا لە یەک دوو ئاەتە کە خوای گەورە کەلیمەی ڕەبانیون لە سوورەتی ئال عیمرانە، هەندێک لە مفەسیرەکان وە تەفسیریان کردو ڕەبانی یعنی زانا، یعنی ئەو کەسەی کە زانایە، بەتایبەت زانایە کە خاوەنی حکمت و ئەوە بێ کۆمەڵێک تایبەتمەندیتر. ئەو بۆ نمونە یعنی الراسخون في العلم، یعنی ئەمانە ناویان لە پاڵ ناوی کێ هاتووە، لە پاڵ ناوی خوای گەورەیە، بەس ئەمانە چێن؟ ئەوانن کە ئیمانیان، یعنی بە دوای ئەو نافەرمێ ئەمانە ئیمانیان زۆرە، ئەمانە ببوورە علمیان زۆرە. یعنی ئەمە لە ئاست علیمی خوای گەورەیە، یعنی ئینسان هیچ علمێکی نییە. ئەی چێن؟ ئەوانن کە ئیمانیان هێناوە. لە شوێنێکی تر بۆ نمونە لە کۆتایی سوورەتی ئەلقەسەسان باسی قارونە، یعنی ئەهلی ئەوانەی کە دنیا پەرستن خۆزگە بەوە ئەخوازن، بۆ نمونە ئەوانیش یعنی وەکو قارون بژینایە ئەوەی بەو دراوە بەمانیش بترایە. ئەنجا دوایەوە خوای گەورە فەرمێ وقال الذين اوتوا العلم ويلكم ثواب، ئەوانەی کە علمیان دراوەتێ خوای گەورە ئەفەرمێ ئەمان ئەڵێن چی؟ ئەڵێن پاداشتی خوایی باشە. یعنی ئەهلی علم لێرە بەرامبەر چێە بە ئەهلێک ئەهلی خەڵکانی دنیا پەرست. وەک تەواوکاریە بۆ پرسیارەکەی شەیدا، خوا لە قورئان فەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. یعنی ئەمە وتەی باش کە لێرە دەمەتوانین بڵین بانخوازیەکی باش یا بانگەوازێکی سەرکەوتووەوەی کەم سێمەرجەی تیابێ بۆ خوا بێ کاروکردەوەی جوانی ئەو مرۆڤە، واتە لیمە تەقولون ما لا تفعلون نەبێ. لەگەڵەوەشە لە کاروکردەوە و جلوبەر و کاک ئەحمەدە فەرمێ ڕواڵەتیشت لەگەڵ هەژارەکانە تەطبیقکە. مەبەستمەوەیە ئەو جیاوازیک ئەو بەراوردەی لە ساڵانی هەفتاکان و ئێستای بینین. تا چەند وای کردووە گوتاری ئاینی لە کوردستان لاواز بێ بەوەی کە ناڵێن هەموو بانخوازی ئەمە، بەڵام تا ڕادێ لەوە چێ جیاوازیەکی چینایەتی هەر لە ڕووی ژیانیشەوە بانخوازی ئێمە و گوێگری ئێمەی گرتووەتەوە. بەڵێ بەگومان جیاوازی هەیە، دیارەیتر هەم هەلومەرجەکان هەم بارودۆخەکان جیاوازن. بەڕاستیە یعنی لەوە چێسە بۆ من ئاسان نەبێ من بتوانم ئەو بەراوردە بکەم و بتوانم یعنی بڵێم ئێستا گوتاری داوی بەهێزترە یان لەو سەردەمایان لەو ڕۆژگارەیە. بەڵام ئێمە یعنی بەگشتی ئەگەر باس لە ئەو کاریگەربوونە بکەین وەکو تۆ باست کرد، یعنی کە کەسانی داعی ئەوانەی کە ئەرکی داوایان لە ئەستۆیە، ئەگەر یەکێکیان ئەو مەرجە بێ کە باسی زانستەکە بوو، یەکێکی تر ئەوەیە کە یعنی کە بتوانێت خاوەنی کردەوەکو ئاەتەکە ئیشارەتی پێکرد جەنابەت باست کرد، یعنی ئەم کەسە چەند بتوانێت خۆی خاوەنی لە کردار و لە هەڵسوکەوتا یعنی قودوەیەک بێ. ئێمە یعنی کاتێک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەبێتە پێغەمبەر خوای گەورە لە ڕووی ئەخلاقیەوە پێیگەیاندووە، یعنی لە ڕووی پەروەردەییەوە پێیگەیاندووە بە جۆرێک کە خەڵک یعنی نازناوی چی لێنێ، ڕازگووی لێنێ. یعنی ئەگەر ئەم پەروەردە خوایە نەبووایە ئاسان نەبوو خەڵک باوەڕ بە قورئانی پیرۆز بهێنن، باوەڕ بە یعنی مەسائلی غەیبیات، یعنی ئەم باوەڕیان بۆ تازە بێتەوە. یعنی چۆن ئەوان باوەڕ بکەن کە ئەو پێغەمبەری خوایە، کە ئەو بەرژەوەندێکی خۆی نییە، کە ئەو یعنی ئەم بانگەشەیەکان مەبەستێکی تری نییە. بەچی یعنی ئەمە ئەو پێشتر بینی بوویان ئەو خاوەنی ئەخلاقەکە. لەبەرەوە یعنی جاری وا هەبووە بۆ نمونە ئەوەی کە پێی یەکێک لە تەفسیرەکان لە سوورەتی القەمەر، یعنی کە بڵین ئەوان معجزەی شەقکردنی مانگیان بینی و باوەڕیان پێی نەکردووە، بەس نەیانتوانیوە باوەڕ بە معجزەی ئەخلاقی ئەو نەکەن. ئەوانش کە ئیمانیان نەهێنا و باوەڕیان بۆ کە پێغەمبەری خوا خاوەنی ئەخلاقێکی زۆر بەرزە. بەس کە کاتێک باسی یعنی ئەخلاقی ئەوکەین، یعنی کۆمەڵێک ئاەت لە قورئانە ئیشارەت بەوە ئەکەن کە کۆمەڵێک شت هەبوون لەوە هەبوون ئەنجا بوون بە ئاەت لە قورئانی پیرۆزە. یعنی ئەمە یعنی مەسەلەیەکی زۆر گەورەیە. بۆ نمونە بالمؤمنین الرؤوف الرحیم، ئەم صفەتە لەوە هەیە ئەنجا خوا وەصفی ئەکا بەمە، یعنی ئەمە ئەبێت بە ئاەت لە قورئانی پیرۆزە. لە سوورەتی الأحزاب وەبزانم ئاەتی 52 کاتێکە خوای گەورە ڕووەکاتە مسلمانەکان ئەڵێ کاتێک ئێوە چن بۆ ماڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ هەر شتێک کە بانگتانەکە، ئەڵێ کە دوایی کە تەواو بوون بۆ هەر بۆنەیەکە هەر شتێکە
ئەفەرمێ ماڵەکەی بەجێ بێڵن ئەو فێستەحی منکم ئەفەرمێ ئەو شەرم لە ئێوەکە کە پێتان بڵێ ماڵەکەم بەجێ بێڵن لە کاتێکە حەقی خۆیەتی پێیان بڵێن یعنی ئەم صفەتە لەوە هەیە ئەنجا دوایی بووە بە ئاەت لە قورئانی پیرۆز وإنك لعلى خلق عظیم پێشتر یعنی ئەم ئەخلاقە گەورەی تیا بووە کە خوای گەورە خۆی ئەم ئەخلاقی پێبەخشی و پەروەردەی کردووە اینجا یعنی خوای گەورە بەم شێوەیە وەصفیەکە یعنی هەست ئەەکەی لە هەندێک کاتە ئەتوانین بڵێن یعنی ڕەفتار پێش گوتار کەوتووە یعنی ئەو ڕەفتارەکانی تیا بووە ئەو ئەخلاقی تیا بووە اینجا خوای گەورە بەوانە وەصفیەکە و ئەگەر ئەوانەی تیانە بووە بەڕاستی ئاسان نییە تۆ باوەڕ بە غەیب و یعنی باوەڕ بە کۆمەڵێک مەسائل بکەی ئەگەر من یعنی ئەو ڕازگۆیە بەس کە بینیم تۆ ڕازگۆیی تر لەسەر ئەو ئەساسە ئەتوانم باوەڕ بەتۆ بکەم ئەمە یعنی مەسلەیە کە با بڵین ئەتوانم تر بڵێم وەکو وتم یعنی ئەبێ لە پێش یعنی هینەوە بێت مەسلەی ڕەفتارەکە لە پێش گوتارەوە بێت باس لە ڕەفتار و کردار کرد ئەی ئەدای وتاردان چۆنێتی وتاردان بۆ نمونە هەندێک مامۆستامانەیە لەگەڵ ڕێزا کە زۆر دەنگ بەرزەکەنەوە کە زۆر جار گەنجی وایە یاخود وتارەکانیان ئەوەندە دووبارەیە زۆربەی جار گەنجەکانمان ئەڵێنەمە ناچین بۆ جمعە لەبەرەوەی وتارەکانی دووبارەیە و تەنها مامۆستای عەشقی ڕێنێت کەواتە ئەدای وتاردانیش تا چەندە گرنگە و تا چەندە گرنگە بۆی کە کاریگەری لەسەر تاکە بێت بەڵێ وەڵام بێگومان ئەوە شتێکێکە لە فاکتەرەکان دیارە ئینسان یعنی بە وتار یعنی بە گوتاریان بە باس و بابەت و دەرز تۆ مخاطبەی ئینسانەکەی لەگەڵ کۆمەڵی ئینسانی وەکو خۆتا قسەکەیت یعنی ئەم شێوازی قسەکردنە بێگومان کاریگەری خۆی هەیە لەسەر بەرامبەرەکان لەبەرەوەی ئینسان یعنی نەفس و دڵ و دەروون و یعنی کۆمەڵی حاڵەتی تایبەتی خۆی هەیە کە لەو دی و یعنی لەو دی و دیوە ڕواڵەتیەکەیەوە هەیە ئێمە یعنی چۆن بتوانین بە زمانێک زمانەکەمان پێش هەموو شتێک هەم لە ڕۆحی خۆمانەوە هەڵبقڵێ هەم بۆ ڕۆحی بەرامبەرەکەمان بێ لە ڕاستیە ئەمە یعنی ئەنجا جۆری بابەتەکە یعنی وا پێویستەکە کە تۆ یعنی بە چ شێوازێک بە چ نەبرێک بە چ بڵێن بەرزی و نزمیەک قسە بکەی لە ڕاستی ئەوانش ئەوەش یعنی بۆ خۆی کاریگەریەکی هەیە بەڵام ئەتوانم بڵێم یعنی شتەکان زیاتر یعنی پەیوەندیان بە دیوانێوەچی و دیوە ڕۆحیەکەوە هەیە لەوێەوە یعنی جاری وایە ئینسان ئەو شێوازەشی بۆ دروست بێ بە چ زمانێک قسە بکە ئەگینا لە ڕاستی ئەگەر بۆ نمونە یان تۆ مەبەستت ئەوە بێ سەرنجی خەڵک ڕاکێشی بە دەنگ و بە دەرخستنی توانای دەنگی خۆتەوەن کەم شتانە دروستیش نین یعنی لە زۆرەوە ئەگەر تۆ هەدفت ئەمە بێ یعنی ئەمە تۆ یعنی مامەڵەیەکی ڕواڵەتیانە لەگەڵ داوە و بانگەوازاکەی مەبەستت ئەوە بێ وەکو وتمان زانست و زانیاریەک دەربخەیت و بە بێکاریگەری ئیتر ئەمە یعنی تۆ بان یعنی بتەوێ بەم شێوازە لە دەنگ یعنی بیگەێنی بەمە ناتوانیم کاریگەریە دروستکەی لەبەرەوەی تۆ وەکو بڵێ لە ناخەوە خۆت لەگەڵ باسی بابەتەکەیانیت بڵێ کەواتە زیندوی دیوی ڕۆحی چ کاریگەریەکی لەسەر گوتاری بانگەواز هەیە بەڵێ ئێمە یعنی ئەگەر بگەڕین و بۆ قورئانی پیرۆز یعنی قورئانی پیرۆز کە زمانە لە هەمان کاتە زانستە وەکو زانستی شریعەت وەکو بڵین ئەو زانستانەی تر کە پەیوەندیان بە قورئانەوە هەیە بەڵام دیوێکی تر لە قورئانی پیرۆزە هەیە پێوترێت دیوی ڕۆحییان دیوی ڕۆحانی لە قورئانی پیرۆزە ئەم دووشتە لە قورئانی پیرۆزە تەواوکەری یەکترن یعنی ئەم دووشتە بەیەکەوە تەواوکەری یەکترن ئێستا یعنی من وا هەستەکەم لە سەرەتاوە کاتێک کە قورئانی پیرۆزیەتە خوارەوە کاریگەری قورئان بە دەرەجەی یەکەم کاریگەری ڕۆحیە ئەگەر ئێمە بڵین یعنی ئێستا کە بڵین قورئان لە زۆرەوە ئەوە معجزەیە بۆ نمونە وەکو زمانیان وەکو بڵین ئەوە یعنی کۆمەڵێک مانای بەرز و پەیامی بەرز لە قورئانی پیرۆزە هەیە لە سەرەتای هاتنە خوارەوەی قورئانە خۆم شتانە دەرنەکەوتووە ئاەتێک دووسێ ئاەداتۆتە خوارەوە ئەم عالەمە داچڵەکاوە ئەڵێ ئەمە چیاتۆتە خوارەوە نازانێت چ ناوێکی لێ بنێ دوو کەلیمەی لە قورئان بیستووە دوو کەلیمەی لە قورئان بیستووە ئاەتێکی بیستووە باوەڕی بە 30 جزئەکەی قورئان هێناوە باوەڕی بە هەمووی تەواو ئەو باوەڕی هێنای هەر ئەوە بوو کە لە دواییشە یعنی هەموو قورئان هاتە خوارەوە ئەمەی بەچی بۆ دروست بوو ئەمە بە کاریگەری ڕۆحی دروستە بێ لەبەرەوەی قورئان یعنی وەکەذلك ئەوحەینا إلیک ڕوحا من ئەمرنا خی گەورە ڕوو بە پێغەمبەر صلی الله علیه و فەرمیان ئێمە ڕوحمان بۆ تۆ وحی کردووە یعنی لەم شوێنە بۆچی یعنی خی گەورە تاوان مفەسیرەکان زۆر قسەیان لەسەرەمە کردو یەکێ لە تایبەتمەندیەکانی ڕوح ئەو حەیەویەت و زیندوێتیە کە بە ئینسانی ئەبەخشێکە کۆمەڵێ مانای تر یعنی ئەوە گەر هەر یەکێک لەو مانایانە ئاماژە پێ بکەین لە دوو ئاەتی ترا خی گەورە وحی بەگشتی بۆ پێغەمبەرانی تر سڵاوی خۆیان لێبێ بە ڕۆح ناوە بە ئەو فریشتەیە کە لەناو هەموو فریشتەکانە وحی بە ئینسان ئەگەیەنێ بۆ ئەو لەناو هەمویانە ناوی ڕوح القودسە جبریل سڵاوی خوای لێبێ پێغەمبەر سڵاوی خوای لێبێ بەر لەوەی یعنی خاوەنی هەر شتێکی تر بێ خاوەنی ڕۆحێکی گەورە بوو
جیاوازی پێغەمبەران سڵاوی خۆیان لێبێ لەگەڵ خەڵکانی دەوروبەریانە لە گەورەی ڕۆحیانە بوو ئەگەنا وەکو جەستە وەکو کۆمەڵێشتی تر وەکو خەڵکی تر بوون جیاوازیکی ئەو تۆیان نەبووە ئەوەی کە ئەوانی لە خەڵکی تر جیا کردوتەوە ئەو ڕۆحە گەورەیە بووە ئەو ڕۆحە گەورەی کە وەکو لە پێشەوتمان یعنی بە کۆمەڵێک قۆناغی یعنی پڕ لە یعنی خەڵوەت و ڕامان یعنی پێغەمبەر سەڵسەم ئەم خەڵوەتەی بۆ دروست بووە دواتر یعنی بە ڕۆحی قورئان بە ڕۆحی وحی ئەم ڕۆحی گەورە بووە کە لەو سەرەتایەوە کە قورآانی پیرۆز بە ئەویەتە خوارەوە ئیتر ئەم ڕۆحی ئەبێتە ڕۆحێکی تر کاتێکی ئینسانی ژیانی توانی لە ڕۆحەوە گۆڕانکاری لە ڕۆحی بوو بە ڕۆحێکی تر ئەو کاتە وەکو شیعرە بەناوبانگەکەی ئیقباڵ یعنی زۆر جار ئەوەترێت کە ئینسان ئەم گۆڕانکاریە بەسەر ڕۆحیا هات ئەتوانێت دنیا بگۆڕێ ئەتوانێت ڕۆحی مرۆڤەکانی تر بگۆڕێ ئەو کاتە دنیا و دەوروبەرەکە ئەگۆڕێ زۆر باشە بەڵام ئەم گۆڕانکاریە گوتمان یعنی ئەویان کە کەمتری شارەتی پێکرێ هەر لە شیعرەکەی ئیقباڵە کە ئەڵێ ئەم گۆڕانکاریە بە ڕۆحی قورئانە کرد مامۆستا کۆتا پرسیار زۆر بە کورتی بەچی گوتاری بانگەواز لەم سەردەما بەهێز بکەین و ئەو گڕوتینەی پێ بدەینەوە یان ئەو ڕۆحیەتەی پێ بدەین کە جەناب دەفەین بەڵام زۆر بە کورتی بەڵێ ئێمە یعنی وتمانەگەر ئەو خاڵانە ئەو فاکتەرانە یعنی هەمویان هەریەکان لە جێی خۆیان کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە گوتاری داوی یعنی کاریگەری هەبێ بەڵام ئەگەر شتێک پێویست بێ بیکەم بە کۆتایی بەرنامەکە یان وەڵامی دوا پرسیاری جەنابتان ئەوەیە ئێمە ئامانج و مەبەستمان لە ئەم گوتاری بانگەواز لە کاری بانگەواز چی بێ لە ڕاستیا وازحە یعنی کە زۆر جارە وتێ مەسەن ئامانجەکە ڕەزامەندی خوای گەورەیە ڕاستە لە پێش شتێکەوە ڕەزامەندی خوای گەورە بەڵام یعنی لە ڕاستیا ئێمە یعنی داعیە گەورەکان پیاوە گەورەکانی دنیای ئیسلام یعنی بیریان لەو پاداشتە خوایەش نەکردوێتەوە یعنی ئامانجی خۆشەویستی خوای گەورە بوو وەکو ئەرکێکی خۆی یعنی چاوی لەوەش نەبووە کە خوای بۆن سعید نورسی بە ماستە گەیشتووە کە چاوی لە پاداشتی بەهشتیش نەبووە کە ئێمە ئەگەر چ جای ئەوەی کە تۆ یعنی تۆ وەرە لێوە سەیرەوە کە چ جای ئەوەی کە تۆ بۆ نمونە چاود لە پاداشتی دنیا بێت یعنی خوا بە ئامانجکردن نەک خۆ بە ئامانجکردن لە کاری بانگەوازە کە ئەم خۆ بە ئامانجکردنە لە کۆمەڵێ خاڵە لە ڕاستیە ڕەنگەداتەوە تۆ یعنی ئامانج و مەبەستەکەت چییە لەمەی کە باس و بابەتت هەیە کتێبت هەیە بەردەوام یعنی قسەت هەیە وتارت هەیە چیت هەیە یعنی تا چەند ئەم ئامانجەی تۆ تا چەند ئامادەی بۆ نمونە وەکووتمان لە دیوە ئەخلاقیەکەەوە تۆ ئەو التیزامت بێت چۆن چەند ئامادەی قوربانی بەخۆت بدەیت چەند ئامادەی ئەوە تایە کە تۆ لە ناو خەڵکە بژی تۆ چونکە خیتابت بۆ خەڵکی خوایە یعنی لە قورئانە یعنی باسی خەڵکی خوا زۆر جار فی سەبیل الله یعنی خوای گەورە خۆی پێویستی بەم شتە نییە ئێمە جاری وایە یعنی ئەوەمان لێ تێکەڵە بێ کە من قسە ئەەکەم ئەڵێم ئەمە لەبەر دینی خوا یا دیفاع لە دینی خوای گەورە ئەەکەم ئێمە لە ڕاستیە یعنی دیفاع لە دینی خۆمان و دینی خەڵکەکەین چونکە دین بۆ ئێمە پێویستە دین بۆ مرۆڤەکان پێویستە یعنی ئەوەی کە دینی خوای گەورە ئەتوانێت دینەکەی خۆی بپارێزێ بەس ئێمە چۆن دینی خۆمان ئەو دینەی کە منەباتە بەهشت ئەو دینەی کە کۆمەڵگاکەمان ئەپارێزێ ئەو دینەی کە یعنی ئێمە بەرە وەزیفەی خلافەت و عیمرانە بە ئێمە چۆن ئەگینا زۆر کەس مەسن باس لەوە کاوەنیە پێغەمبەر سەڵسەڵەم فەرموویەتی لە جەنگی بەدرە خوایە گەرم کۆمەڵە لە ناو بچن تۆ لەسەر زەویە ناپەرستی لە ڕاستیا من ئاواتی یەگەم یعنی ئەمە لە عیشق و لە سووتانەوەیە بۆ دینەکە نەک ئەگینا خۆ ئەو ئەزانی ئەگەر ئەوانیش نەبن خوای گەورە لە چەند ئاەتێکە ئیشارەت بەوەکە ئەگەر ئێوەش نەبن خوای گەورە کۆمەڵێکی ترە هێنێ ئەو هەموو دینە ڕۆشتون دینی تر زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەبە زەورامی نووسەر زۆر بەخێر بێ و زۆر سپاس بۆ پەیوە جوانەکان بۆ ئومێدیەوە ئینشاڵڵا گوتاری ئاینی و بانگەواز لە کوردستان برەوێکی باش پێ بدرێەوە بێتەمایی ژی لە مۆیەک بێ ئەم چرایەکی ڕۆشن بێ بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگەی خەڵک لە کوردستان و کۆمەڵگەکانە زۆر بەخێر بۆ جەنابیشتان و کاتەکەمان یعنی نەمانتوانی بابەتەکان بەداخەوە کە کاتی بەرنامەکەمان هەرەوەندە بوو لەکەم و کوڕی ببورن سپاسمانەکەم بەڵێ بینەرانی عزیز مەڵبەندی دوانزەی کۆمەڵا قەزای سەی سادق ئاهەنگێک ساز دەکات بە مەبەستی کۆتاییاتنی خولێکی ئاوینە کە لەمبارەیەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین فەرموون بە پێکەوە بینەری بین. ئێمە لە ئەنجومەنی سێ سادقی خوشکانی کۆمەڵی ئیسلامی وەک پیشەی ساڵانەی خۆمان کە کاتێک قوتابخانەکان داخرێت ئێمە لێرە ئەمانەوێت ببینە قوتابخانەیەک بۆ ئەو مناڵانەی کە لە ماڵەوەن کاتەکانی خۆیان بەشتی بەسوودەوە بەسەربەرن. ئێمە لێرە کۆمەڵێک خولمان هەبوو زیاتر لە 100 قوتابی بەشداری تیا کردووە
ئێمەش پێمان باش بوو کە دەرەجەی باش و پلەیەکی باشیان بەدەستێناوە پێمان باش بوو لە کۆتاییە ئاهەنگێکی خنجیلانەیان بۆ ساسبین و یەکەمەکان و سەرکەوتوەکان خەڵات بکەین پشت بەخوای پەروەردگار بەپێی توانای خۆمان ئینشاءالله ئێمە هەوڵەیەن لەم جۆرە خولانە بەردەوام بێ لەبەرەوەی ئێستا خێزانەکانی ئێمە یان کۆڵان پەروەردەی ئەکان مناڵەکانیان یاخود مسەلسەلی تورکی و ئەفلامەکانی ناو تەلەڤیزیۆن پەروەردەیانەکە پشت بەخوای پەروەردگار ئێمە لە ئەنجومەنی سەید سادقی خوشکانی کۆمەڵی ئیسلامی ئەمانەوێ شکۆ بۆ هەندێک خێزان شکۆ بۆ مناڵەکان بگێڕینەوە. خۆشم بەم خولانە لەبەر ئەوەی مامۆستاکان میهرەبانن لەگەڵمدا و زۆر خۆشیشە کاتێک تۆ شت لەبەر دەکەی لەگەڵ ڕێکەکەتانشە. حەزەکەم هەموو ساڵێک کە مەکتەب نییە ئەو خولە هەبێ بۆی کە ئێمە بەتاڵ نەبین لە ماڵۆ دانیشتین. فێری عەرەبی بووم لە تەجویدا بۆ ئەوەی کە چۆنی قورئان بخوێنم و هەروەها ئینگلیزیش فێر بووم زۆر باش بوو و ژیاننامەی پێغەمبەر مامۆستابەیان هەمووی بۆ باس کردین. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانم تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەو هەڵمەتە نیشتیمانیەی بۆ کوتاندژی ئیفلیجی مناڵان کە چەند ڕۆژێکە لە سەرتاسەری کوردستان برەی پێدرێەوە تیمەکانی بەڕێوەبەرایەتیەکانی تەندروستی ماڵ بە ماڵ و دڵسۆزانە دەگەڕێن لە پێناو سەلامەتی نەوەکانمان و لێرەشەوە داوا لە تەواوی دایک و باوکانەکەین هاوکاری و وەکۆڵی هەماهەنگی و یارمەتێکی باشی تیمەکان بدەن لە پێناو سەلامەتی تەواوی منداڵانی کوردستان کە بە خۆشحاڵیەوە ئەم نەخۆشیە نیە بەڵام لە پێناو ڕێگرتن لەو نەخۆشیە ساڵانە تیمەکانی وەزارەتی تەندروستی شار و شارۆچکەکانی کوردستان بەسەرەکەن بۆ قسەکردن لەسەر گرنگی ئەم هەڵمەتە و چۆنێتی ڕێنمایی هۆشیاری دایک و باوک لە ئاست ئەم هەڵمەتە و کوتانی ئەم منداڵ لەم هەڵمەتەدا میوانداری زۆر بەڕێز لوقمان عەبدوڵڵا بەرپرسی بەشی هۆشیاری تەندروستی لە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجەمان کردووە. دکتۆر گیان سڵاوت لێبێ و سوپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمە دبەخشی. سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بێ بە هیوای تەندروستێکی باش بۆ مناڵە چاوگەشت و خۆشەویستەکان. با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم گرنگی هەڵمەتی کوتاندژی ئیفلیجی منداڵان لە چیایە و تا بۆچی پێویستە هەموو منداڵێ بێبەش نەکرێت لەم هەڵمەتە و لەم کوتانە؟ دیارە نەخۆشی ئیفلیجی مناڵان کە نەخۆشیێکی ڤایرەسیە و نەخۆشیێکی گوازراوەیە کە سوپاس بخوا نزیکەی 20 ساڵە لە هەرێمی کوردستان وەکو نەخۆشی بڵێن تۆمار نەکراوە، هیچ کەیسێک تۆمار نەکراوە، هیچ مناڵێک توش نەبووە. گرنگی لەوایە نەخۆشیێکی ترسناکە بەڕاستی چکە وەکو باسمەکە نەخۆشیێکی گوازراوەیە لە مناڵێکەوە بۆ مناڵێکە گوێزرێتەوە لە ڕێی لیگی یان لە ڕێی پیسایی نەخۆشەکەەوە یا لە ڕێی خۆراکێکی پیسەوە کە بە پیسایی نەخۆشەکە پیسە بێت و لە ڕێی دەمەوە مناڵەکانی کە تووشە بن کە نەخۆشیێکی قورس و گران و سەختە ئەویش لە دەستدانی پەلەکانی خوارەوە مناڵە کە تووشی ئیفلیجی ئەکا وەکو باسمەکە سوپاس بەخوا کە نزیکەی 20 ساڵ ئەبێت زیاتر لە هەرێمی کوردستانە تەنها یەک نەخۆش تۆمار نەکراوە
گرنگی ئەم هەڵمەتە نیشتیمانە لەوایە کە ڕێگری بکرێت لەم نەخۆشیە کە ڕێگری لێکراوە لە سەرانسەری جیهانە دیارە ئەم هەڵمەتانە چەند جارێک دووبارە بێتەوە لە وەرزەکانی پاییز و لە وەرزەکانی بەهار بۆ ئەوی بتوانین ڕێگری تەواو لەم نەخۆشە بکرێت ئەم ڤاکسین و کوتانەی کە ئەکرێ ئامانج لەوەیە کە تەندروستی جیهانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامانجی لەوەیە کە وەکو چۆن هەندێ نەخۆشی تر هەیە بۆن من نەخۆشی ئاوڵە کە ئێستا ڤاکسینەکەی یا کوتانەکەی هەڵگیراوە ئەیانەوێت لە سەرانسەری جیهانە ئەو ڤاکسینە هەڵگرن بەڵام بەهۆی ئەوەی کە لە هەندێک وڵات جەنگ و شەڕ و ئاژاویتیە وە سیستەمی تەندروستیان تێک چووە بۆیە ناچار لە هەندێک وڵات کە بە تایبەتی ئەوانی کە ئاواری تایە و ئەوانی کە شەڕ و ئاژاویتیایە ناچار چەند جارێک ئەم هەڵمەتانە دووبارە بێتەوە بۆی مناڵەکان ئەگەر هاتوو لە ڕێی ڕۆتینەوەواتە مناڵ بە دوو شێوازە کوترێ شێواز یەکەمەوەی کە دەفتەرێکی تایبەتی تەندروستی بۆ کرێ هەموو مناڵێک لە سەرەتای لەدایکبوونیەوە ئەکوترێت تاکو تەمەنەکانی هەتا گەنجێتی ئەچێتە زانکۆ بەڵام هەندێک مناڵ هەیە کە احتیمالە بەپی ئەم ڕۆتینەوە بێ دەفتەرەکەی دایکەکەی لە بیری بچێ یان نەیکوتێ یا ئیهمالیکە بۆ ئەم هەڵمەتانە سەرانسەریە و تیمەکانەشنە هەموو ماڵەکان و دوو قەترە ڤاکسینەکەنە دەمی مناڵەکان. کەواتە مناڵانەی ئەگەر کوترانی سەرەتاییان بۆ کرا بێت وەگەوەی کە بەڕێز داماژی پێ دەکەی کە کارچەکەیان هەیە و تا تەمەنی 6 ساڵی تا ئەو قۆناغی کە دەچنە قوتابخانە دەکوترێن ئەگەر ئەو منداڵانەی ئەو کوترانیان بە تەواوی بۆ کوترا بێت ئایا لەم هەڵمەتەیە بەشدارە بن ئێوەش دووبارە ئەیان کوتنەوە یا خودنە؟ تەمام کوتانەکە لە یەک ڕۆژەوە مناڵی یەک ڕۆژەوە بۆ 5 ساڵە واتە سەر 5 ساڵ ناکوترێ و هەر مناڵێکی ژەگەر هاتوو بە ڕۆتینی خۆی واتە بە دەفتەری تەندروستی خۆی کوترابێ لەم هەڵمەتە ئەکوترێتەوە دووبارە چونکە هیچ زیانێکی نییە هەتا چەند جارێکیش بکوترێ هیچ زیانێکی نییە چونکە کوتانیان ڤاکسین با بڵین چەند شێوازێکی هەیە یەکی لەو شێوازانەوەی کە ڤایرەسەکە بە زۆر لاوازکرایی بە تەسعیفکرایی بە شێوازێکی کۆنتترۆل ئەکرێتە جسمی مناڵەکە بۆی ئەو نەخۆشە ئەو مناڵە ئەنتیبەدی واتە دژەتەن لە جسمیان دروستە بێت دژی ئەو ڤایرەسی کە ئەکرێتە جسمیەوە لێرەوە مناڵەکە هەرچەند جار بکوترێ هیچ کێشەیەک دروست ناکات لە بەرەوەی باشترین بەرگری دروستەکە بۆ ئەو ڤاکسینەی کە ئەفو بۆ ئەو ڤایرەسەی کە ئەچێتە ناو جسمی مناڵەکەەوە بۆ ئەگەر هاتوو بە ڕۆتینی خۆی بە دەفتەری مناڵانیش کوترا بوو دەفتەرە تەندروستیەکە ئەتوانین لە هەڵمەتەکانە بکوترێەوە هیچ کێشەیەک دروست ناکە. زۆر باشە ئەو مناڵانەی کە بەشدارە بن لەم کوتانەیە لە چ تەمەنێکەوە دەست پێ دەکەن لە چ یاخود لە چ تەمەنێکەوە بەشدار دەبن بۆ نمونەگەرت لە تەمەنێکی یەک مانگیەوە بە یار زۆر مناڵ بێت ئاەتەنا لە ڕێی شێوازی کوتانەوە دەبێت یان بە پێدانی قەترەیە؟ طبعاً کوتان جۆری زۆرە ئەمەی کە ئەم هەڵمەتە نیشتیمانی بۆکرێ دژی نەخۆشی ئیفلیجی مناڵانە ئیفلیجی مناڵان لە یەک ڕۆژەوە واتە ئەم مناڵ ئەمڕۆ کە لە دایک بووە ئەتوانرێ بکوترێ تاکو تەمەنی 5 ساڵ واتە 5 ساڵ یەک ڕۆژ پێویست ناکە چۆ ڤایرەسەکە لە جسمی مناڵەکە تا 5 ساڵ ئیشی خۆیەکە لە سەروی 5 ساڵەوە مناڵەکە بەرگریکی تاوا دروستەکە و تەسیری نامێن لەسەر جسمی مناڵەکە بۆیە ئەمە ڕێکخراوی تەندروستی جیهانی دایناوە و با بڵین ڕێککەوتون لەسەرەوە یان دوای ئەو توێژینێکی زۆر کە لە سەروی 5 ساڵەوە بە هیچ شێوەیە ڤایرەسەکە توانای نەخۆشیەکەی نییە لە جسمی ئەو مناڵە لە جسمی ئەو با بڵین گەنجە جوانەی کە وردەوردە تەمەنی پێگاچێتە ناو قوتابخانە بۆیە لە یەک ڕۆژەوە لە سەعات یەکەمەوە کە لە دایکە بێ ئەتوانێت فلیجی مناڵان بە قەترە بکرێتە دەمی مناڵەکە تەنها 2 قەترە دیارە کوتانەکانی کەمان زۆرە کە ئێستا پێویست ناکە باسییان زۆر باشەکار لوقمان کوتانی شێوازی پێدانی ببوورە شێوازی پێدانی ئەو قەترەیەتان چۆن دەبێت چونکە هەندێک مناڵە بینین کە لە تەمەنێکە کاتێکە دانەکانی دەردێت هەمویان ڕەش بوونەتەوە و هیچ کەڵکێکیان نەماوە دوجار دەوترێت کە لە کاتی پێدانی ئەم قەترەیە ئەم قەترە بەرەم دانانە کەوتو بۆیە ئەم منداڵە دانی بەو شێوازی لێ هاتووە ئایا ئەمە تا چەند بوونی ڕاستەوە یا خۆت پێمان بڵێ بزانین شێوازی دروستی پێدانی ئەو قەترەیە چۆنە بێت؟ بەپێی توێژینەوە تەندروستەکان و بەپێ ئەو خولانەی کە ئێمە بینیمانە و بەپێ ئەو توێژینەوەی کە ئێستا لە ئارایە بە هیچ شێوەیە ڤاکسینی شەلەلی مناڵ قەتری کوتانی شەلەل ئەتفاڵیان ئیفلیجی مناڵان بە هیچ شێوەدان ڕۆژ ناکاتەوە بەڵکو ڕۆژکردنەوەی دان ئەوە پسپۆڕانی خۆیان و دکتۆری دان ئەتوانێت زیاتر لەسەر ئەوە بدوێ زیاتر کۆمەڵە شروبی کە هەن یان کۆمەڵە نەخۆشی تایبەتی دان هەن لە مناڵەکە دروستە بێ کە کەمینی ڤایتامین و کەمینی کۆمەڵێ ئەساسیاتی
جسمی مناڵەکەیە کالیسیۆمە دیسریە کۆمەڵشتیکەیە کە لێرە جێ باسکردن نییە ئەوە پسپۆڕانی تایبەتی پزیشکی پسپۆری تایبەتی دان ئەتوانێت قسە لەسەر ئەو بکە بەڵام ئەوەنەی کە لە ڕووی تەندروستیەوە ئێمە ئاگادار بین کە وەرەخراوی تەندروستی جیهانی تاکید لەوە کاتەوە کە بە هیچ شێوەیە قەترە بەردەمی دانی مناڵەکەشکەیە بە هیچ شێوەیە ڕەشی ناکاتەوە چکە ڕەشبوونەوەی دان هۆکاری تری هەیە نەک ئەوەی کە بەهۆی قەترەی ئیفلیجی مناڵانەوە توش بێ نەخێر زۆر ئاساییە بەردانیشی بکەوێت چونکە وەکو باسمان کردەوە ڕەشبوونەوەی دانەکان پەیوەندی بە کوتانەوە نییە نەبوونی هیچ حاڵەتێکی نەخۆشی ئیفلیجی یان نەخۆشیەکە لە 20 ساڵی ڕابردوودا تا چەند ئەمە ئایا گرنتی و زەمانەت تێدا بە دایک و باوک لەوەی کەوایدی وە کۆڵە مناڵەکەیان بێبەش بکەن لە کوتانی ئەم ساڵ و ساڵانی دادوچکۆ هەر بەشێ لە دایک و باوکان لەوە چەکەم تەرخەمی بکەن بڵێن مادام 20 ساڵی ڕابردوو کە تەمەنێکە بۆ خۆی لە کوردستان ئەم نەخۆشیەنەوەیدی بۆچی منداڵەکەم قەترەی بەمەیان بیکوتم و ئاتۆ پیشانی تیمەکانی کوتانی دژی ئیفلیجی مناڵانی دەم ئایا دەرنەکەوتنی ئەم حاڵەتە لە 20 ساڵی ڕابردووە گرنتی بە دایک و باوکەدا لەوەی کە بەشداری ئەم کوتانە نەکەن بەتایبەت مناڵەکەیان بەشداری پێ نەکەن پرسیارەکە جوانە تەوان دیارە نەبوونی ئاماری پێشوو کە ئەوە سلمێنێک کە نەخۆشەکە تۆمار نەکراوە ئەمە ئەوە ناکا کە وەزارەتی تەندروستی یا دایکان و باوکان پشتێنی لێشلکەن و واز لە مناڵەکانیان بێنن چونکە عێراق بە شێوەیەکی گشتی و کوردستان بە شێوەیەکی تایبەتی کۆمەڵە خەڵکی ئاواری زۆری تایە کە ئەمانە سیستەمی تەندروستیان تێک چووە دەفتەری تەندروستیان نەماوە و لە دەوروبەری ئێسش هە دەوروبەری عێراق و هەرێمی کوردستان و کۆمەڵە شەڕ و ئاژاوە کە بە بەردەوامی هەیە تا ئێستش تا ئەم لەحزەیە نەخۆشیەکە لە دراوسێ لە وڵاتێکی دراوسێ بە وڵاتێکی دراوسێ زۆر بە ئاسانی گوێزرێتەوە ینی وەک مناڵ توش ببێ احتیمالی هەیە لەوانەیە کۆمەڵێ مناڵی تر لەگەڵ خۆیان توشکە یان دەرکەوتنی تەنها یەک نەخۆشی لە هەر وڵاتێکە ئەیسلمێنێ لەوەی کە یاخود باڵم بەڵگەیە لەسەرەوەی کە چەند سەد کەسێکی کە توش بوو بێ لەو مناڵانی کە لە دەوروبەری ئەون بۆیە نەخۆشیەکە ڤایرەسی وەکو باسمەکە جان نەخۆشی ڤایرەسی واتە نەخۆشیێکی گوازراوە ئاسانە گوێزرێتەوە بۆ مناڵەکانی تر بۆیە وەکو پلانی ڕێکخراوی تەندروستی جیهانی وەکو باسمان کرد ئەیانەوێ ئەمە بنەبڕکەن ینی خۆشیان ئەیانەوێ ئەم کوتانە هەڵگرن بەس بەچی هەڵەگیرێت دوای ئەوەی کە تۆ توانیت لە هەرێمی کوردستانە ڕاستە 20 ساڵێک نەبینرە بەڵام لە عێراق لە بەغا چەند ساڵێک لەمە پێشکە من تەئکید نیم ساڵەکان بەڵام زیاتر لە 10 ساڵێک تقریبن ینی یەک حاڵەتی ئیفلیجی مناڵان کە دەرەکەوێت لە شارێکی وەکو بەغدا چەند ساڵێک لەمە پێشەوە زەنگێکی ترسناکە لەوەی کە لە عێراقا بێ بۆ چەند ساڵی داهاتوو ئەم نەخۆشیە بنەبڕ کرێ بەوەی ڤاکسینەوە بۆیە ینی دەرکەوتنی تەنها یەک مناڵ ئیفلیجی مناڵان لە وڵاتێکی وەکو سووریا دراوسی عێراقا کە ئەگەر لەوێ دەرکەوێ ئەوە زەنگێکی ترسناکە بۆ هەتا وڵاتانی دەوروبەری نەک تەنها عێراقیش وڵاتانی دراوسی ئەو وڵاتە ئەبێ ئەوانە بکوترێن و هۆشیار بن لەوەی کە مناڵەکانیان هەڵمەتی نیشتیمانی بۆ بکرێت ینی واز لە ڕۆتینەکەش بێن چکە ڕۆتینەکەوەکو باسمان کرد هەندێک جار ئێمە پرسیوانە لە دایکان کاتەیە بۆ کوتانی مناڵەکەی سێرەکەن کوتانەکەی بەسەر چووە ینی ئەڵێن بۆ نەوهێناڵەوە لە بیرم چوو یعنی لەبەر ئەوە زۆر جار ئەو هەڵمەتە نیشتیمانەی کە ئەکرێ بۆ کوتانەکان ئەسبابەکە ئەوەیە و ئەسبابی دۆمیشی ئاوارەکانە کە باسمان کرد بڵێ زۆر باش ئەم هەڵمەتی ئێوە لە کێوە دەستی پێکردەوە تا کەی بەردەوام دەبێت وەک بەڕێزت پێشتر ئاماژەت بەوە کرد کە تیمەکانتان دەگەڕێن ماڵ بە ماڵ بۆەوەی ئەم منداڵانە بکتون کە شمول دەکات ئەگەر هاتوو منداڵێک لە ماڵ نەبوو یاخود نەیتوانی بەشدار بێت لەم ڤاکسینەوە دوجار چڕێنمایەکتان بۆ دایکان و باوکان هەیە کە دەتوانن مناڵەکانیان بهێنە چ شوێنێک یاخودی شوێنێکی دیاریکراوتان هەیە بۆی ئەو منداڵانە لە کاتی گەڕانی تیمەکانتان کە بەشدار نەبوون لە ڤاکسینەکەیەوە بتوان لە شوێنێکی قەرەبوویان بۆ بکەنەوە و ئەم ڤاکسینەیان پێ ببەخشن. دیارە هەڵمەتە لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی و بە هاوکاری ڕێکخراوی تەندروستی جیهانی و مانگی هیلالی ئەحمەری عێراقی کە کراوە بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستیەکان بۆ خۆیان سەرپەرشتیەکەن ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە سەرپەرشتیم تیمەکرێت کە لە سنووری پارێزگای هەڵەبجە 28 تیم هەیە بە تەوێڵە و بیارە و خوورماڵ و سیروان و هەڵەبجە و دەوروبەری هەموو لادەکان ئەگەڕێن و هەموو ماڵێک ئەگەڕێن و لە 29 مانگەوەتە لە دوێنەوە دەستی پێکردو بۆ ماوەی 5 ڕۆژ ئەخایەنێ و هەموو تیمەکان ماڵ بە ماڵ ئەگەڕێن وەگەر حاڵەتێک هات و ماڵەکە گەڕان و لەوێ نەبوون یا لە سەفەرێک بوون یا لە هەر شوێنێ ئەو کاتە
من باسی سنووری پارێزگای هەڵەبجەکەم و لە پارێزگاکانی کەش بەو شێوەیە تیمی با بڵێن دانیشتویان هەیە تیمی نیشتەجییان هەیە کە لە پارێزگای هەڵەبجە لە خەستخانەی مناڵبوون و مناڵان و لە مەڵبەندی تەندروستی هەڵەبجە کە بەرامبەر با بڵێن سەرای هەڵەبجەی قایمقامەتی هەڵەبجە لەوێ توانن مناڵەکانیان بکتن ئەگەر هاتوو تیمەکان هاتن و ئەوان لەوێ نەبوون. زۆر باشە گرامەرتان لەبێت لە ئێستادا چەند منداڵ هەیە کە پێویستیان بە کوتان هەبێت لەو سنوورانەی واتە لە سنووری پارێزگای هەڵەبجە کە بەڕێز داماژەت پێکرد ئەگەر ئامارێکتان لەبێت پێمان بڵێ چەند مناڵ هەیە. عادەتەن ئامارەکان ئەیگۆڕێ بەهۆی لەدایکبوون و مردن و ئەوانەوە بەڵام بە نزیکەی 10,000 مناڵ زیاتر لە سنووری هەڵەبجە پێویستە بکترێ. زۆر باشە دوجار ڕێنماییت بۆ دایکان و باوکان چییە؟ ئێمە ڕێنمایمان بۆ دایکان و باوکان ئەوەیە کە بەڕاستی ئەگەر گەڕێنەوە بۆ چەند ساڵانی ڕابردوو لە داپیرە و باپیرەکانمان پرسیارکەین کە ئایا نەخۆشی ئاوڵا چی بەسەر ئەم میلەتە هێناوە هەموو ئەزان کە نەخۆشیێکی زۆر ترسناک بووە مردنی تێکەوتووە خەڵکێکی زۆر لە لادەیەکا چەند کەس بەڵێ خۆشەویستان وا دیارە کێشەیەک لە گواستنەوەی لێرەوە ئێمەش وەکو کەناڵی ئاسمانی پەیام داواکارین تەواوی دایکان و باوکانی خۆشەویست لە پێناو تەندروستی و سەلامەتی تەندروستی نەوەکان و مناڵەکانیان بە ڕوویەکی خۆش بە خۆشحاڵیەکی زۆرەوە دەرگا بۆ تیمەکانی کوتان دژی فلجی مناڵان بکەنەوە لە سەرتاسەری کوردستان و منداڵەکانیان بێبەش نەکەن لەو کوتانەی کە خەڵکێک دڵسۆزانە ساڵان لە هەرێمی کوردستان گوند بە گوند و شار بە شار و گەڕک بە گەڕک بە ماندوێتی و بەم گەرمایە و وەکۆ لە ئیسراحەتی خۆیان ئەتۆرێنن لە پێناو سەلامەتی ئێمە و نەوەکانمان بۆیە ساڵانە لە هەرێمی کوردستان کۆمەڵی دایک و باوگەن بە کەل لە ڕقی و بە عینادی خۆی منداڵەکەی بێبەژەکەیان منداڵەکەی لە تیمەکانە شارێتەوە کە ساڵی ڕابردوو لە سلێمانی چەند حاڵەتێکی لەو نوعە هەبوو بۆیە پێویستە دایک و باوک بە خۆشحاڵی و دڵخۆشی و سنگێکی فراوانەوە دەرگای بەڕووی تیمەکاندا بکاتەوە تەنانەت بۆونە ڕێز و حرمەتێکی زۆری بۆیان هەبێت تاوەی کە تەواوی کۆمەڵگەکەمان لەو نەخۆشیە ترسناکە بپارێزین و نەیەڵین ئەم نەخۆشیە ببێتە نەخۆشیەکی ترسناک بۆ سەر تەندروستی نەوەکانمان بۆیە بەهۆی نەمانی پەیوەندی بەڕێزیانەوە ئێمە ژەر کۆتایی بەرنامەکە دێنین زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان عەبدوڵڵا بەرپرسی بەشی هۆشیاری تەندروستی لە بەڕێوەبەراتی خۆبەراستی تەندروستی پارێزگای هەڵەبجە کە لە شاری هەڵەبجە و میوانی تەوەری سێمی بەرنامەکەمان بوو سپاس بۆ بەڕێزیان. بەڵە بەڕێزان لە پێباز هاوڵاتیەگەڵ دەستێت بە ڕانکردنی سەرجەم دیوارەکانی قوتابخانەکان و مزگەوتەکان فەرمونون هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوون بینەری ئەو ڤیدیۆ بن. داواکارم لەلایەنە پەیوەندیەکان هاوکاریی گەنجانی وەکو من و هاوشێوەکانی وەکو من بکات بۆی بتوانن بەو فکرە و ئامانجانەی کە لە دڵیانایە یان خەونیانە لە مناڵەوە بە پێناوی داوڵەدەن ئامانجەکانی بێنەدی بۆی زیاتر ئەم وڵاتە جوانتر بکەن و گەنج هەوڵ نەدا کۆچکا بۆ دەرەوەی وڵات بەڵکو وڵاتەکەی خۆی جوانتر بکات و لێرە بمێنێتەوە. ئەم ڕۆژهەڵاتی خۆشمان لە بەرەمێنان و دروستکردنی خەڵکێکی دیکتاتۆر و خوێنڕێژە
پشکی شێری بەرکەوتووە و هەمیشە مەیدانی دەرکەوتنی دیکتاتۆر و ستەمکارانی مێژوو بووە کە تینوو بوون بە خوێنی مرۆڤەکان و ئەسپی خۆیان لە ستەم و لە دیکتاتۆریەت و لە گەندەڵیا تاودا و خەڵکیان ناچار کردووە یام دەبێت چەپڵە بۆ دیکتاتۆرەکان لێ بدرێ یام دەبێت توندی زیندانەکان بکرێ و بەرەو گۆڕ بنێرێن. هۆلاکۆ یەکێکە لە خوێن مشترینی دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی جیهان. با پێکەوە بینەری چەند زانیاریەک بینەبارەی ئەو دیکتاتۆرەوە. هۆلاکۆ کێ بوو؟ هۆلاکۆ کوڕی تۆلۆی کوڕی جەنگیزخانی مەغۆل بوو. ساڵی 1270 لە هەرێمی غۆبێ لە وڵاتی چین لەدایک بوو. بەهۆی دەسەڵاتی باپیرانیەوە هەرزوو خۆناغەکانی سەربازی تەواو دەکات. هۆلاکۆ بە فەرمانی مۆنکۆخانی برا گەورەی دەبێتە سوپاسالاری مەغۆلەکان. ئەو سوپای بە گەورەترین و بەهێزترین سوپای سەردەمەکەی لە قەڵەم دەدرێت. هەر گەلوونەتەوەیەک لە بەرامبەر سوپاکەی بەرگریان بکردایە فەرمانی قەتڵ و عامی بە کۆمەڵی بۆ دەردەکردن. لە تەمەنی 36 ساڵیدا و لە ماوەی چەند ڕۆژێکدا وڵاتی ئێرانی ڕاماڵی بە تەواوی داگیری کرد. لە ساڵی 1258 هێرشی بۆ سەر بەغداد ئەنجامدا و توانی داگیری بکات، بەڵام بەغدای ڕوبەڕووی قەتڵ و عامێکی بە کۆمەڵ کردەوە و بە سەدان و هەزاران کتێبی خستە ڕووباری دیجلەوە. شا سەیفەدین قوتز شای مەمامیلەکان لە وڵاتی میسر ڕوبەڕووی هۆلاکۆ بووەوە و لە ناوچەی عینجالوت توانی شکست بە هۆلاکۆ بێنێت و ناچاری بکات بگەڕێتەوە بۆ ناوچەکانی ئێران. لە دوای ئەو شکستە گەورەیە و تێکچوونی باری تەندروستی، هۆلاکۆ لە تەمەنی 48 ساڵی لە نۆی کانونی دووەمی 1265 کۆچی دوایی کرد. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتایی گەیشت. تا سبێنێ پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ خواتان لەگەڵ بێ.